بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين. خۆشەویستان، سەلام و ڕەحمەت و بەرەکەتی خوای گەورە بڕژێ بەسەر هەموو لایەکتانە. لە 16 ڕەمەزان لە بەرنامەی سی گەوهەر لە کەناڵی ئاسمانی پەیام جارێکتر بە خزمەت ئێوەی ئازیز و خۆشەویست گەیشتینەوە لە ڕۆژەکانی ئەلوەداع و خواحافیزی لە مانگی ڕەمەزانی پیرۆز. لە خزمەتم براز و خۆشەویستانەی کەناڵ و بە تایبەتی براز و خۆشەویستم کاکردانە لە خزمەت ئێوەی بەڕێز و خۆشەویستا بین و شێف و بەڕێزەکەمان و هەروەها میوانە ئازیز و خۆشەویستەکانمان. کاکدانەگیان سڵاو لێ. سڵاوی خوا لێ بکە کاکشێر. باسی ئەلوەداعت کرد، پێشەوەی سڵاو بکەم. ڕەمەزان ئەگەر لە سەرەتاوە تۆزێکەها هێواژ بڕاتە سەرەوە، بەس لای من وایە نازانم. سوبحان الله، لە دوای 15ەوە زۆر سەریع ئەوە نازانێ بێ بە قەدر ئەوە نازانی بەرەو ئەڵەن باین نادوو باین جەژنایانی زۆر زوو کۆتایی دێ بەداخەوە مانگێکی پڕ بەرەکەت ئەم هەموو گەوهەری تایە، ئەم هەموو خێر و حەسەنەی تایە کۆتاییە بەڕاستی. وڵاتی خۆی گەورە بیکات بە نەسیبمان ببێت و خۆ ئەوەری بگرێ لێمان. بۆ دوعایە نەبین کە پێغەمبەر سەلەم بە مینبەرەکەی سەرەکەوێت سێجار ئامینەکەی لەوانەیە کە ڕەمەزانی بەسەریا و ناتوانێت خوا لە خۆی ڕازی بەناوی خوای بەخشندەی میهرەبان. سڵاوتان لێبێت ئازیزان و خۆشەویستانی کەناڵی ئاسمانی پەیام، بە تایبەت پرۆگرامی سی گەوهەر. خۆشحاڵین خوای پروردگار ئەم ڕۆژ لە ڕۆژی 16هەمینی ڕەمەزانی پیرۆز کە جەنابی مامۆستا ئاماژەی پێکرد ئەلوەداع ئیتر لە مەولا ئێمە بێ بە دڵێکی حەزینەوە بە چاوێکی پڕ لە فرمێسکەوە ماڵ ئاوایی لە مانگی قورئان، مانگی خێر و چاکە، مانگی پاکبوونەوە، مانگی لێخۆشبوون بکەین. بەڕاستی خوای پەروەردگار ئەو ڕۆژانەی کە گرتومانە لێمان وەرگێت و تەمەنیشمان پێ بەخشێت بۆی کە ئەم ڕۆژانی ماون لە بەردەمانەوە ئەو شەوا پیرۆزانی کە ماون ئینشاءالله پێیان بگەین و لە کۆتایی ڕەمەزانیشە ئێمە و تەواوی ستافی کە لێرە ئامادەیە و تەواوی بینەر و بیسەری ئێمە یەکێک بن لەو عەبدانەی کە خوای پەروەردگار لە گوناهەکانیان خۆشە بکەکشە. بەڵێ لە سی گەوهەری ئەمڕۆدا ئێمە لە دوو تەوەری جیاوازدا دوو بابەتی گرنگ بە میوانداری دوو کەسی شارەزا و پسپۆر لە بابەتەکانی خۆیانە قسە و باسەکەین. تەوەرەی یەکەممان مانگی پیرۆزی ڕەمەزان، دەرفەتێک بۆ هیمەت بەرزی و باوەڕ بەخۆبوون کە بابەتێکی زۆر گرنگە بەڕاستی مامۆستا لە مانگەیە ئینسان باوەڕی بەخۆی بێ و بتوانێت ئەو ئیشانەیە ئیکا و چاکانەی ئیکا هەڵقوڵاوی ناخی خۆی بێ. ئەمیش بە میوانداری زۆر بەڕێز مامۆستا دڵشاد محەممەد بانخواست کە بەڕێزیان تەشریفیان هێناوە و لە خزمەتیابین. هەروەها لە تەوەرەی دووهەممانە کە بابەتێکی تەندروستی و پزیشکی گرنگە بە تایبەت بۆ کەسانی بجۆرێک لە جۆرەکان نەخۆشی کورتخیان یا درێژخیانیان هەیە و حەبوو دەرسی و دەرمانیان هەیە. ئایا لە مانگی ڕەمەزانە چۆن دەست و پەنجە لەگەڵ خواردنی ئەم دەرمانانەیە کاکشێخ نەرمکەن؟ ئایا با بڵێن دەرمانەکان بخۆن یا تەرکی بکەن یان چۆن بیخۆن؟ ئەم بابەتەش بە میوانداری زۆر بەڕێز دکتۆر ڕێهەڵ فەرهاد عەلی، پزیشکی دەرمانساز گەنگەشەکەین، گفتوگۆی لێەکەین. ئێوەی بینەری ئازیز و خۆشەویست بۆ خۆتان یا بۆ کەسێک کە لە چواردەوتان بە تایبەت ئەوانی بەتەمەنن، پور و خاڵ و مام و دایک و باوک کە لە عایلەکانتان هەن بتوانن ئەم ڕێنمایانی کە ئەمڕۆ دکتۆر ئەڵێت پێیان بگێنن. بەڵێ طبعا سەرەتایی بەرنامەمان هەموو کات بە قورئانی پیرۆز دەست پێکەین کە جەنابی مامۆستا شاد شێخ ئەحمەد جەنابیان لێرەیە و ئینشاءالله بە ئاەتە پیرۆزەکانی قورئان دڵمان ئاودێرەکەین و بەڕاستی گەر قورئان لە ناو ئەم بەرنامەیە ئێمە هەڵگریت کاکدانا، ینی سەرەتا و ناوەڕاست و ئەخیری قورئان بێ زۆر جوانە. هەر ڕەمەزان بە ئیمتیاز مانگی قورئان. بەڵێ مانگی قورئانە، لەبەرەوە بەرەکەتێک کە دەستمانەکەوێت ئینشاءالله هی قورئان و هی وتاری مامۆستایان و هی ئەو وتە جوانانەیە و هی ئەو مەجلیسە نورانیە گەورەیە کە خەڵک گوێمان لێکرێت، خەڵک سەیرمانەکە. بەڕاستی کوێستە کەناڵێکی زۆر هەیە لە کوردستانەوە لە جیهانە. وەختێک کە ژمارەیەکی زۆر خەڵک گوێ لە سەیری کەناڵەکە ئێماکات و دانیشە بەلامانەوە فەزلی خوایە و بەڕاستی شکری خوای ئەوێ کە خەڵکێکەیە گوێت بۆ گرێت و دوعات بۆکە. کە دوعا هەم ڤەهرە الغەیب زۆر گرنگە. من وەختێک موسڵمانێکە لە تەلەفۆنمان بۆ کە ئەڵێمە دوعاتان بۆکەین بەڕاستی دەستان خۆش بێ ئەو ئیشە دەست خۆشیەکەوە گرنگ نییە، چکە ئەڕوات نامێنێ. زۆر جا تۆ سپاسی کەسێکی لەسەر شتێک
بەڕاستی زۆر نامێنێتەوە بەڵام دوعاکە ئەمێنێ ئەو شتە ئەمێنێ کە خوا وەریەگرێت و ئەینێری بۆ قیامەت تا بەڵکو ئینشاءالله دوعای چەند مسلمانێکمان بۆ قبول بێت و خوا عەفومان کا و لێمان خۆش بێت لەم مانگە مبارەکەیە کە ئەگەر قسەیەکی ئێمە تەئسیری لێکرد بێت قسەیەکی ماوەسا بەڕێزەکان و دوعایەکی ئێمە لای ئەو بەڕاستی جێی ئەوە بوو بێت کە هەستی کردو کە دوعاکەی گیرا بووە ئینشاءالله خوای گەورە هەمووان وەربگرێت و عەفومان کا یا رب ئینشاءالله مامۆستا پێشی بچینە لای مامۆستا شاد شێخ ئەحمەد بە بیریشمان نەچێ بچینە لای شێفەکەشمان کاک شێف نەریمان سڵاوی خوارد لێبێت دانەجان حاڵە حاڵە تەندروستی وەڵا باشم مەمنون کاک دانەجان ئەمڕۆ چیت حازر کردووە بۆ بینەران و بۆ ستاف کە لێرەین ئەمڕۆ سوبێکی لۆبیای سەوزمان ئامادە کردووە لەگەڵ نیسکایە بە سوور کردومانە برنجێکی دۆلفینسیشمان ئامادە کردووە بە گوێز و کاکڵە گوێز و باەم لەگەڵ کشمیشە زەڵاتەیەکی تەندروستیشمان ئامادە کردو و شێشی عادیە دروستیەکەین هەر کەلەرم و کاهوو جێزەرە شتێکی تریشمان هەیە ناو فڕنەکە با بیرمان نەچێ ئەمە زۆر ئەساس ئەمە خواردنە سەرەکیەکەمانە خواردنێکی ئیسپانی ئەمە پەتاتەیە ئێمە بەس کردوماتە بە شێوازی کوردی کاکشەجانێنی ئێمە شتمان بە زیاد کردووە قیمەیە لەگەڵا ئیتر دوای ئەشی بینین قیمەیە پیازە لەگە پەتاتەیە وتر کردماتە ناو فڕنەوە بەس شتێکی زۆر تایبەت و جوان دەرەچێت دوای بینەران نبینین فەڕەنسیە بەڵام کوردان و تاوات کوردی بەتەکید دەست و چاوت خۆش خزمەتان انشاءالله لە درێژەی پرۆگرامەکەینەوە انشاءالله لە خزمەتانەبی خێر بن وەڵا بینەرانی عەزیز و خۆشەویست وەک کاک شێخ فەرمووی بە وردە وردە بچینە لای مامۆستای قورئان خوێن و دڵەکانمان ئاو پرژێنکەین و مێشک و دەروونمان ئارامکەینەوە بە خوێندنی چەند ئاەتێک لە قورئانی پیرۆز فەرموو مامۆستا مامۆستا شادیە خوا بەخێر بێت خوا سەلامەت بن مامۆستایان مامۆستا بەخێر بێت قوربان سەلامەت بن تەندروستیت باش قوربان لەگەڵ ڕەمەزانیا تا 16 ڕۆژمان وا لێ بەڕێ کرد الحەمدولillah زۆر باشن خوای پەروەردگار ئەو عیبادەتانی کە ئەنجاممان ناوە لەم مانگەدا خوای تەعالا لێمان وەرگرێ ئینشاءالله ئەجر و پاداشتی هەموو لایەکمان باتەوانە و لە کاروانی لە خواترسان هەموو لایەکمان ئەژمارکە ئینشاءالله مامۆستا لە کێیەکەوە دەست و پەنجەت لەگەڵ قورئان و قیراءات و دەنگخۆشیان نەرم کردووە من لە 21 حوتی 2021 بوومەتە فەقێ خەریکی خوێندنی زانستە شەرعیەکانم ئەم ساڵێک لە زانکۆی سلێمانی قۆناغی دوم لە بەشی فیق و ئوسوڵی فیقه الحەمدولillah و لە خزمەت کۆمەڵێک مامۆستای زۆر بەتوانای خەریکی خوێندنم و لێرەوە حەزەکەم دەستخۆشیان لێکم کە جەنابی مامۆستا ئەحمەدی شافعی و مامۆستا ئیسماعیلی دێرێ و جەنابی مامۆستا جەلالە کە لە خزمەتیان ناخوێنم ئای گەورە پاداشتیان باتەوە لەگەڵ تەواوی مامۆستاکانە کە خزمەت ئەکەن لە شاری سلێمانی و لە کوردستانە و ئاجر و پاداشتیان باتەوە ئینشاءالله و هەر لەو کاتێک کە بووم بە فەقێ و پێش فەقێش خەریکی خوێندنی قورئان و ختمکردنی قورئان و دەرس و دەوری قورئان بووم الحەمدولillah ئای گەورە سەلامەتان کە مامۆستا شێخ فاتح ئاماژەی بۆ کرد هەم فەقێیە هەم لە زانکۆش لە بەشی شەریعە بەڵێ الحەمدولillah خوا تەوفیقتان با ئینشاءالله مامۆستا پێمان خۆش ئینشاءالله بچینە خزمەتی قورئان و لە خزمەتانە فەرموو أعوذ بالله من الشيطان الرجيم يا أيها الذين آمنوا كتب عليكم الصيام كما كتب على الذين من قبلكم لعلكم تتقون أياما معدودات فمن كان منكم مريضا أو على سفر فعدة من أيام أخر وعلى الذين يطيقونه فدية طعام مسكين فمن تطوع خيرا فهو خير له وأن تصوموا خير لكم إن كنتم تعلمون شهر رمضان الذي أنزل فيه القرآن
هدى للناس وبينات من الهدى والفرقان فمن شهد منكم الشهر فليصمه ومن كان مريضا أو على سفر فعدة من أيام أخر يريد الله بكم اليسر ولا يريد بكم العسر ولتكملوا العدة ولتكبروا الله على ما هداكم ولعلكم تشكرون وإذا سألك عبادي عني فإني قريب أجيب دعوة الداع إذا دعان فليستجيبوا لي وليؤمنوا بي لعلهم يرشدون. صدق الله العظيم. صدق الله العظيم. يا ربي خوش جزاك خير. سلامتك كما وصيان. خوش. أبدأتي واجباتي إن شاء الله. ما وصيان شون يعني هاوسنگی پارێزی لە بینی دەنگخۆشی و قورئان خوێندن و کۆلێژ و هەمتر فەقێتی و ئیش و کاری الحەمدولillah ماوەسەر طبعا من شارەزای هەم پیاوێکی اجتماعیە زۆر کۆمەڵایەتیە ڕاست گەنجێکە لەخوا بەزابێ انشاءالله داهاتوویەکی زۆر ڕوونتەوێ ماوەسای چۆن ئیپارێزی ئەم هاوسەنگی وڵای مامۆستاگیان معلومی بەڕێستانە ئینسان کێتە ناو ئەم دایرەیەوە کە خزمەت بە خەڵکە و خزمەت بە ئاینی پیرۆزی ئیسلامە بێ لە بەعزێشتدا ببڕێ ئێمە پێی لاواتچە فەرقمان هەبێ لەگەڵ گەنجێکا کە خەریکی کار و کاسپیە یان کەمتر لە ناو دایرەی ئیسلامە یان کەمتر لە ناو دایرەی خزمەتکردن بە ئاینی پیرۆزی ئیسلامە ئێمە خۆم و هاوڕەکانیشم کە لە ناو ئەم پرۆسە گەورەیان کە خزمەتکردن بە ئاینی پیرۆزی ئیسلام و خزمەتکردن بە قورئان و بە میحرابی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە بەعزێک لە خۆشیەکانی ژیان دابڕاوین لە بەعزێک لە گەنجێتیمان دابڕاوین بۆی بتوانین بە جوانترین شێواز خزمەت بەم ئاینە پیرۆزە بکەین انشاءالله و ئێمە الحەمدولillah لە هەموو لایەک و خوێندنەکەمان تاواوکەریەکە هەم حجرەمان هەم کۆلێژمان واتە یەک ئیشەکەن هەم کۆلێژەکەم ئیسلامیە هەم خوێندنی حجرەکەم ئیسلامیە بۆیە ئینسان بۆی بتوانێت خزمەتێکی جوانکە پێویستە لە بەعزێشتدا ببڕێ بۆی بتوانێت خزمەتێکی جوان انشاءالله بەم ئاینە بکە انشاءالله لە درێژەی بەرنامەکە کات هەبوو من هەندێک پرسیارم لەسەر فەقێ و حجرە و سوختە و ئەم شتانە هەن لە مامۆستا لە ناوەتیە ئەیکین بەس باسە بچینە لای تەوەری یەکەممان و پێشوازی لە میوانەکەمان مامۆستا بەڵە خۆشەویستان تەوەری یەکەممان مانگی ڕەمەزان دەرفەتێک بۆ هیممەت بەرزی و باوەڕبوون بەخۆ کە لە سەرەتاو ئاماژەمان پێکرد بە میوانداری زۆر بەڕێز مامۆستا دڵشاد محەممەد بانخواست کە جەنابیان لە گەرمیانەوە لە شۆڕش و چەمچەماڵەوە تەشریفیان هێناوە با بە گەرمی ئێمەش پێشوازی لێ بکەین فەرموو مامۆستای بەڕێز چەمچەماڵ تەواو گەرمیان نییە کاکە وەڵی من خەزوورم ئەڵێ لەو لە سەنگا و لە گەرمیان خەزوورم ئەڵێ لەو دی و دیوارەکەی لە مامۆستا خۆی پرسییم جان گەرمیان مامۆستا جام بەخێر بێ یاخوا بەخێر مامۆستا دڵشاد سەر چاوەکان جام بەخێر باشە قوربان ماوەسا ئەو مناقەشەی ئەمە بەپایان بگەێنە بزانین چەمچەماڵ گەرمیان یا سەنگاوە یا کوێ قەراخە خۆ هەمووی تێکەڵە تقریبا جا پێشەوەی ئەو وەڵام باتەوە من خەزوور مەڵێ لەو پێشتەکێ دیوارە کراوە ئەوەی لای بەردە قارەمان ئەڵێ لەو ئەوەوە گەرمیانەی تر والله بسم الله الرحمن الرحيم وبه توكل واستعين والله خەڵکی ناوچەی بەنسبەت خەڵکی ناوچەی سلێمانیەوە دەڵێن گەرمیان ئێمەش بە ناوچەی ئەولاتر دەڵێن گەرمیان عادەتەن بە دەوری کەرکووک و ئەو دیوتری کەرکووک ئێمە دەڵێن گەرمیان گوێم لێ بوو لە پسپۆڕێکی جۆرافی دەی و ناوچەی گواستنەوەیە مەوقعەتە ینی گواستنەوەی کوێستانە بەرەو گەرمیان ناوچێکی انتقالیەکە هەی تقریبا ماوەسا ئێوە لە ئەو منطقەی لە کەرکووک نزیکن لە ئاغجەلەر و لەم لاوە لە ئەو منطقانە لەو لاوە لە قەراخ و هەر نزیکە لە سەنگاوە تقریبا ئەوە زۆر لە سەنگاوە نزیکە اینجا چێتە گەرمیان وڵا سەنگا و ئاغجەلەر هەر ژینگە و جوغرافیەکەی بەشێکە لە ئەو ژینگە جوغرافیای ئەو ناوچەیە بەس قەراخ نا ینی دوورە قەراخ هەم دوورە هەم بوونی ئەو زنجیرە چیایە ڕاست بڵێ ئینێکی ئەوە ژینگەیەکی جیاوازی دروست کردووە ئێمە هەر لە ڕاستیاوەشی بە چاو ئەیبینین و ئینسان لەم سیەکە
مقارنە بەم ناوچانە ئەوێ گەرمیانە مقارنە بە گەرمیانی دوور زەنگنە و بڵێ مقارنە بە گەرمیانی دوور ئەو ناوچە ئێمە گەرمیان نییە. دەی زۆر باش خۆ بەخێر بی لە بوارە بانخوازی ئەوکە خەریک بوو بچینە سەر بواری جوگرافیا و گەرمیان و کوێستان مامۆستا یاخوا بەخێر مامۆستا باس لە مانگی پیرۆزی ڕەمەزانەکەین. مانگی پیرۆزی ڕەمەزان دەرفەتێکە بۆ زۆر بابەت گەوهەری زۆر تایە بەرنامەکەی ئێمە ناومان ناوە سی گەوهەر ئەوە هەر ڕۆژێکمان بە گەوهەرێک دانا بەڵام هەر ڕۆژێک کۆمەڵک گەوهەری تایە. معلومی جەنابتە هیممەت بەرزی و باوەڕبوون بەخۆ بابەتێکی زۆر گرنگە لە مرۆڤ هەبێ. مامۆستا شێخ فاتح چۆن ئێمە مامۆستا دڵشاد مانگی ڕەمەزان بکەینە دەرفەت بۆی کە زیاتر هیممەت بەرزی و باوەڕبوون بەخۆمان هەبێ و هیممەت بەرزی لە چییە باوەڕ بەخۆبوون لە چییە؟ حتمما ئینسان لەژێر فشاری غەریزەکانی هەیەی لەژێر فشاری حەز و داخوازێ دەرونیەکانی هەیەی لە پێشنگی ئەو شتانیشی کە داخوازی دەرونی ئینسانن ئەوانن کە ڕۆژۆ پێشکێنرێ و ڕۆژەوان خۆی لە قەدەغاکە. دروست حقیقەت تایبەتمەندی ڕەمەزان وایە خولێکە ڕاهێنانێکە تەمرینێکە ئینسان ڕادێنێ زاڵبێ بەسەر حەزەکانیە بەسەر خواستە دەرونیەکانیە زاڵێ بەسەر غەریزەکانیە. تەسەور بکە ئێمە ڕۆژانە چەند جا ئەم وشانە بەکاردێنین حەزم لێیە حەزم لێ نییە چەند جار ئەمەمان تێ بڵین هەنگاوەکانمان بە پاڵنەری حەزەکانمانەکەین چەند جار ئەمان تێ بڵین فڵان هەنگاونانی لەبەرەوەی حەزمان لێ نییە. لە ڕەمەزانە ئێمە فێرە بین ئەو شتانی حەزمان لێیە بە ئامانجی ڕەزامەندی خوای پەروەردگار دەستبەرداری بین وازی لێ بێنین واز بێنین لە بەگوێکردن و بەدەمەوەچوونی داخوازیەکانی ئینسان دیارە کاڵین داخوازی جەستەیەکان بەڵام بە پێچەوانەوە داخوازی ڕۆحیەکان لەوێ زیاتر بەرجەستا بێ و باشتر تێرە بێ و چاکتر گەشاکە و ڕۆح لە دۆخێکی زۆر تایبەتترایە کە ئینسان زۆرتر بەدەمیێواچێ. ئەوش حاڵەتێکی ئەزمون کراوە ئینسان تاکو بەدەم داخوازیە جەستەیەکانیەوە بچێ ڕەنگە کاریگەری سلبی لەسەر لایەنە ڕۆحیەکەی هەبێ تاکو کەمتر بەدەم داخوازیە جەستەیەکانیەوە بچێ حتمما لایەنە ڕۆحیەکەی باڵاتر و بەرزترە بێت. بەڵێ ماسیگەنەمە هیممەت بەرزی بە تایبەتیمە لە نزیکی حەڤەی ڕەمەزانین بۆ سبەیدێ انشاءالله بێ بە حەڤەی ڕەمەزان کە غەزای بەدر ڕوویاوە کە جەنگێکی گەورە کە وەکە فەرمێت بەو بەدرە گەیشتینە ئەم قەدرە یعنی قەدری ئیمانداران و موسڵمانان بەڕاستی بە جەنگی بەدرەوە بووە کە فاسیلی بینی حەق و باتیل بووەوە مسلمانان سەرکەوتنێکی گەوریان بەدەستێنە هەتا ئەصحابی بەدر ئەصحابێکی جیاوازن لە ناو ئەصحابی پێغەمبەر صلی الله عليه وسلم. ئەم هیممەت بەرزی ئێمە چۆن ئیسفادە لە مانگی ڕەمەزان بکەین کە بەدری تایە فەتحی مەکەی تایە شەوەکانی قەدری تایە چۆن ببینە هیممەت بەرز؟ جوانە وەک باسم کرد ڕەمەزان بۆ خۆی تەمرینە ڕاهێنانێکە ئینسان جارێکی کە نوێیە کاتەوە لە دوورخستنەوەی هەموو ئەو ژەهرانەی چۆتە بوونیەوە بەهۆی بەدەمکردنی داخوازی دەرونیەکانی بێنە بەرچاوت ئەوەی ئێمە دوورە خاتەوە لە هیممەت بەرزی داخوازیە جەستەیەکانی ئینسانە حەزمانە بۆ ژیان حەزمانە بۆ خواردن بۆ مادە پەرژین بێ حەز بۆ پەیوەندی ژن و مێردەکانە بۆ هەموو ئەو شتانی ئینسان داخوازی هەیە حەزیمانەوە لە دنیا حەزیمانەوە. ڕەمەزان فێر مەکە ئەو خواردنەی حەڵاڵە دەوێ نەیخۆم حتمما دەبێ ئەوەندەم دەرزێ وەرگرتوێ حتمما دەوێ ئەوەندە ئیرادەم بۆ دروستکە سبەی لە حرامەکە دوور بم. ڕەمەزان فێری ئینسانەکە بەدەم داخوازی حەڵاڵ و هاوسەری شەرعی و مەشروعەوە نەچێ حتمما دەوێ ئەم نەفسە ڕاهێنێ بۆ دوای ڕەمەزان بۆ وەختەکانی کە ئەوەندە تەرکیزی لەسەر ئیشباعی غەرایز نەبێ ئەوەندە تەرکیزی لەسەر وروژاندنی داخوازیە نەفسیەکانی نەبێ حتمما ئەمە هیممەت بە ئینسانەدا. هاوڵانی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام
کە ئەو قودوە گەورن ئەو ئوسوە گەورەیەن لە ئەسبابی ڕئیسی دروستبوونی ئەو قودوەیە دروستبوونی ئەو کەسایەتیە بە هیمەتانە وێڵکردن و زۆر گرنگینەدان بووە بە داخوازیە جەستەیەکانی ئینسان. یعنی ئینسانی هیمەتبەرز ئەستەمە دروست بێ لە کاتێکە هەموو کاتێ بەدەم داخوازیە جەستەیەکانیەوە بچی. ئەنی ئێوە دەزانن ئەهلی تەسەوف کە باسی تەسکیە و خاوێنکردنەوەی دڵ و دەروون و ئەوەیان کردووە بەردەوام وتویانە کۆنتڕۆڵکردنی خەو و خۆراک و تێکەڵاوی و ئیختیڵات و ئەوانەوە ناویان ناوە ئەمانە سمومی قەلبن ئەمانە ژەهرن. تۆ لە ڕەمەزانە دەستبەرداری ئەمانە هەبی وەتەنان لە حەڵاڵەکانیشان چ جای ئەوەی ئینسان هەموو قەزیقی بێبەوە. یعنی بیستراوە لە سەیدنا عەلی ڕەزای خوای لێبێ فەرموویە زۆر ناشرینە ئینسان باسی ورگوی و باسی داوێنی بکە وتویان ئاخر ئەوە ئەشێ ئینسان شتی ئینسانی خاوەن کەرامەت و جوامێری شتی وا بکە. توێن ئەگەر ئینسان قەزی و باسی بوو بە خواردن قەزێ و باسی بوو بە زەواج و باسی ئافرەت و یان بە پێچوانەوە بۆ ئافرەتش ئەوە باسی ئەو شتە ناڕێکانی کردووە. ڕەمەزان فێرتەکە لە چوارچوە حەڵاڵەکەی قەیدت هەبێ ئیشەکانت زۆر مقەیە دەکات زۆر ئەوە ئەکات بە دوورکەوتنەوە لە داخوازیە جەستەیانە ئینسان باڵا بێ بەرزە بێ گەورە بێ بە ئەندازەی نزیکیشیە داخوازیە جەستەیەەکە حتمما ئینسان ئەنووسێ بە زەویەوە. ثاقلتم إلى الأرض کەواتە مامۆستا دڵشاد وەک مامۆستاش لە ئەو قورآنی ئاماژەی پێکرد لە سوورەتی بەقەرە باسی تەقوای کرد لە ئاەتەکە مامۆستا ڕەمەزان دەرفەتێکە بۆ تەقوا کەواتە ئەتوانین ئێمە بڵین بەو واسێنانە لە هەندێک لەو بابەتانە کە حەڵاڵیشن جگە لە حرامەکان کەوا هەرە بێ واسی لێبێنین بەڵام لە حەڵاڵەکانیش ئێمە وردە کە هیممەتمان بەرز بوو کە بڕوامان بە خۆمان بوو وردە دەتوانین بڵی لەسەر ئەو ڕێگەین کە هەنگاو ئەنین بەرەو پلەکانی تەقوا. حتمما وایە عیبادەت سەر ڕایەوەی لە خودی خۆیان مەقسەدا خزوع و ملکەچی تایە بۆ خوا و پەیوەندی نوێکردنەوەی لەگەڵ خوایە سوبحانەوە وتەعالا بەڵام بەگشتی عیبادەت وایە مەقسەدێکی کەشی لەگەڵایە. یعنی ببێنە باسی نوێژەکە تەنها عن الفحشاء والمنكر والبغي باسی زەکاتەکە باسی پاکردنەوەی دڵ و دەروونەکە لەگەڵێ باسی قوربانیەکە لن ينال الله لحومهما ولا دماءهما ولكن ينال الله التقوى. باسی ڕۆژووە مامۆستا خوێندی فەرمێ لعلكم تتقون بەو هیوایە لعل بەرەو تەقوا ئینسان هەنگاو بنێ فێری پارێزی بکە فێری بکە سونورەکانی خوای پەروەردگار بپارێزێ ئینسان ئاراستە بکە بە ئاراستەیەک لە چوارچێوەی مەشروعیەتە لە ژیانە هەنگاو بنێ. حتمما مەقسەدێکی گرنگی ڕۆژوو بریتە لە تەقوا ئاەتەکەش بە سەریح عیبارە فەرمیەتی لعلكم تتقون بە ڕون و ڕاشکە وەلە فەرمودەی پێغەمبەر هاتووە عەلەیهی سەڵات وەسەلام باس دەواکە کە ئینسان ئەگەر ئەو گوناهانە بکا و بە ڕۆژوش بێ وەکو ئەوەی کە ئەو ئەجرە گەوری دەست ناکەوێ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام ئاوهای گوزارش لێ کردووە کە خوا پێویستی بە ڕۆژۆکەی ئەو نییە پێویستی بەوە نییە واز لە خواردن و خواردنەوە بێن. درست مامۆستاگیان لە تەقوا و لە ڕەمەزان و لەم هیممەتە بەرزی کە موسڵمان هەیەی لە مانگی ڕەمەزانە وردە بیگەێنێتە ئەو مەقامانەی کە عەبدە ساڵحەکان سالیکی ڕێگەی و ڕێگە پاکە بوون ئەیانگەێنێتە باخچە بۆن خۆشەکانی ئیمان ئەیانگەێنێتە مەقامە بەرزەکانی ئیمان و ئیحسان. چۆن ئینسان لەم مانگی ڕەمەزانەیە هەنگاو هەڵگرێت بەڕاستی ئەگەر وەکووە فەرمیە گەر دۆستانی خوا گەر بزانن ئێمە ئەگەر مەلیک و دەسەڵاتدارەکان بزانێمە لە چه حاڵەکان لە جا لە دوونا بیستیوفەوە بە شمشێر پارچە پارچیانە کردین تا ئەو خۆشی و ئەو بەشارەتە گەورانی کە دڵی ئێمەی داگیر کردو بیبن بۆ خۆیان. وەختی عەبدە ساڵحەکانە گەنە ئەم مەقام بەرزانە ئایا ڕەمەزان نابێ و هیممەتەمان باتێکە لەم دنیا بچینە ئەو باخچانەی بەهەشت پێشەوەی بگەینە قیامەت و لە بەهەشتا پێ بگەین. حتمما یەکێک لە هاڵەکانی مرۆڤەوەیە یان بەشێک لە مرۆڤایەتی ئەوەیە پێی وا بووە لە بەدەستهێنانی داخوازیە
جەستەیەکان پەرژین بێ لەو بەشێک ئینسان کە خاڵی هاوبەشی نێوان ئینسان و باقی مەخلوقاتە ئەتوانی خۆشببختی بەدەستبێنێ ئەتوانێ دڵخۆشی بەدەستبێنێ لە ڕاستیە ئینسان کە چێژە بینێ لە عیبادەت لە بەرزبوونەوەی ئاستی ئیمانی خۆی تێئەگا لە ڕاستیە ئەوە چێژێکی حەقیقی نەبوو ئینسان لەو داخوازیانیان بەدەستی هێنا بەڵکو چێژی حەقیقی لەوەیە بەدەستدێ ئینسان لەگەڵ خالیقا پەیوەندی بەهێز بێ لەگەڵ خوای سوبحانەوە تەعالا پەیوەندێکی قایم و بتە و تۆکمە بێت ئەگا بۆ چێژ و تایبەتی کە جەنابەت ئاماژەت پێکرد لە ڕاستیە چێژە ڕوحیەکان لە ئاستیەکان هەر کەسێ تامی کردبێ زۆر ئەستەم بووە بۆ چێژە مادی و جەستەیەکان ڕابچەڵک لە تەریخیا ئەستەم بۆ ئینسانی گەورە دروست بێ بەبێ ڕاضەکردن بەلایانی ڕۆحی خۆی بەبێ پارێزکردنی زۆر بەبێ عیبادەتی شخصی بەبێ ئیثار بەبێ ئەوە ئینسانە گەورەکانی تاریخ و ئینسانە گەورەکانی واقعی بەشەریەت ئەوانە بوون کە ئامادە بوونە قوربانی بەداخوازیە دەرونی و جەستەیەکان بدەن بەوە باڵا بوون بەوە گەورە بوون بەوە مەزن بوون یعنی ئێمە بینین لە دوای خلافەی ڕاشدین چەند مسلمانان چەند گەورە و سوڵتان و خەلیفە و ئەمیریان هەبووە ئەو مەزنی بۆ عومەری کوڕ عەبدولعەزیز مەیسەرە بێ بۆ خەڵکی تر مەیسەر نابێ بۆ ئەمە بەسمنەوە نییە تەنقیسی خەڵکی کە بکەین قسەکە لەسەرەوەیە بەهێزی ئەو لایەنە ڕۆحیە ئەم ئینسانە گەورەیە دروستەکە کە وەفاتەکە شتێکی ئەو تۆنیە مناڵەکانی بە میراد بیبن بەڵام چەند مەزنە بەڵام ئینسان ئەگەر خاڵی بوو لایەنی ڕۆحی لە دۆخی بەتاڵا بوو بەداخەوە لە پەکوتێت لە شتە مادیەکان پڕی بکاتەوە لە ڕاستیشا پڕ نابێتەوە وەکو ئاوە شوێرەکە وایە کە پیرەمێرد ئاماژەی پێکردووە فەرمووی هەر دەیخواتەوە و تەسەلای نایە ناگا بۆ چێژە ناگا بۆ ئیسراحەتە خوای سوبحانەوە تەعالا قەدەری وایە لە سنەتی وایە لەو ژیانەیە کە ئینسان لە ڕێی جێبەجێکردنی داخوازی ڕوحیەکانەوە لە ڕێی عیبادەتەوە لە ڕێی ئیتاعی خوای پەروەردگارە سوبحانەوە تەعالا لە ڕێی ڕێکردن بە ڕێی ساڵحانەوە ئەگا بە دڵخۆشی ئەگا بە کامەرانی خوا سوبحانەوە تەعالا لە قورئانە ئەوەی ثابت کردووە ئەنه هو ئەضحەک وئەبکا بەس خوا قەرارەدا کەی دڵت خۆشوێ کەی پێ بکەنی هەر ئەو قەرارەدا کەی بگریت کەی خەمناک بیت ئەمە باز نییە لەوەی ئێمە پێداویستەکانی ژیان ئەوەی خوا بە ئینسانی بەخشیوە و لەو ژیانەیە خوای پەروەردگار خەڵقی کردووە بۆ خزمەتی بەشەریەت وێڵ بکرێ ئیهمال بکرێ بەڵکو باسە لەوەی کە ناوێت دڵی پێوە پەیوەست بکرێ لە ئەثەرە هاتووە هەر ئینسان دڵ بە هەر شتێکەوە پەیوەستکە خوا حواڵی ئەوەیە کات چەند سەیرە بینە بەرچاوت چەند جار هەبووە ئینسان پێی وا بۆ لە ڕێی ئۆتۆمبیلێکەوە دڵخۆشیوە بەدەست دێ بەڵام ڕەنگە سەرەتای نەکبەتی و نەهامەتیەکەی لەو ڕۆژەوە بێ کە بۆتە خاوەن ئۆتۆمبیلەکە ڕەنگە تووشی حادیسەیەک بوو بێ هەتا وەفاتی کردووە فەلەج بێ ڕەنگە چەند جار ئینسانێک هەبووە پێی وا بۆ فڵان جۆر بازرگانی بکە زۆر دەوڵەمەنە بێ دڵی خۆشە بێ بەڵام لە ڕێی بازرگانێکەوە زۆر قەرزار بووە زۆر زیانمەند بووە چەند جار بە ئینسانێکەوە پێی وا بووە ئەگەر زەواج بکە یان فڵانە زەواج بکە دڵخۆشە بێ کامەرانە بێ بەڵام سەرەتای نەکبەتی و چارە ڕەشەکەی لەو ڕۆژۆ دەستی پێ کردووە کە زەواجەکەی کردووە چەند جار بووە ئینسان خواستیەوەی هەبووە ئەگەر مناڵێکی هەبێ لەو ڕۆژۆ دڵی خۆشەوێ بەڵام ئەسبابی نەکبەتی و ئیمتیحانی لە دنیای مناڵەکەی بووە و زۆر بابەتی تر یەک لە پیاوە عاقڵەکان وتوویەتی ڕەنگە ئیمتیحانەکانی گەیشتن قورستر بێ وەک لە نەگەیشتن جاروا هەیە ئەو کاتی ئەگەی بە ئامانجێکی مادی تاقیکردنەوەکان قورسترن ئەسڵەن ئەو چێژەی پێشتری شت بە ڕەنگە لە دەستی بدە ئەمە قسەکە لەسەر ئەوە نییە هەموو چێژە مادیەکان لەناو بدرێ قسەکە لەسەر ئەوەیە ناکرێ پێداویستیە مادیەکانی ئینسان تەقدیس بکرێن دڵی پێوە پەیوەست بکرێ باوشی پیا بکرێ چونکە فاعیلی مطلق لە کەونا خوایە خوای سوبحانەوە تەعالا بڕیاری داوە تەنیا ئەو قەرارەدا کەی دڵت خۆشەوێ کەی کامەرانەوی کەی پێ ئەکەنی لە دڵەوە کەیش ئەگری کەی خەجاڵەت و ناڕەحەتەبی سنەتیشی وایە ئەمە لە ڕێی عیبادەتەوە لە ڕێی بەهێزی پەیوەندی ڕۆحیەکانەوە لە ڕێی بەهێزی پەیوەندی لەگەڵ خوایە بەدەست دێ ڕاست مامۆستا دڵشاد ئێمە باز لە هیممەت بەرزیەکەین لە مانگی پیرۆزەیە ئێستا بینەرێک بیسەرێک کە گوێی لە ئێمە و بینەری ئێمەیە بە تەمەنێک گەنجێک ژنێک پیاوێک هەر کەسێک بێ
ئەم هیمەت بەرزیە ئێمە هەر تاکێک ئەتوانێت لەم فێرگێ لەم قوتابخانەیە لەم خولی کە پێی وترێ ڕەمەزان بتوانێ وانەی هیمەت بەرزی وەرگێ و هیمەت بەرز بێ بۆ هەمومان مەدرسەیە بۆ هەمومان قوتابخانەیەکی گەورەیە بهێنە بەرچاوی خۆت جاروا هەیە پزیشکەکان وتویانە کێشانی جگەرە نەخۆشیە لەسەر پاکەتی جگەرەکە چاپ کراوە فڵانە جۆر نەخۆشی بڵاوەکاتەوە مامۆستای مزگەوتەکە وتوێتی حرامە و قەدەغە کراوە گیرفان و مەساریف و پێداوی سێدارەیەکەی وتێتی پارە بەزایە ئەدەی هاوڕێکی وتێتی بۆنت ناخۆشە بێ بەڵام لەگەڵ هەموو ئەمانەیە جگەرە کێشێک زۆر بۆی ئەستەمە جگەرەکەی دانەگیرسێنێ لە شوێنێکا بێ کە قەدەغە کرابێت جگەرە بکێشەوە گووا لە بەدینخانەیە بێ بەڵام دەبینی هەر ئەو جگەرە کێشەیە بەیانی تاکوی ئێوارە دەست بۆ جگەرەکەی نابە ئێمە فێری هیمەتیەکە چەند کەسی شەیە خی پەرۆگار تۆفیقی داوە ڕەمەزان بۆتە فرسەتێ بۆی دەستبەرداری ئەم مەسەرەن زیان بەخشە بووە چەند کەس هەیە پێداویستیەکی مادی هەیە دڵی زۆر پێوە پەیوەست کردووە کە دەبینێ هەڵاڵەکانی خوای لێ قەدەغەی لە ڕەمەزانە دەرسی وەرەگرێ فێرێک ئەبێ کە لە دوای ئەوە چاوی لە حرامەکان نەبێ لە نەتیجە دەرسێکی جۆرجەی سەرنجی تاقیکردنەوەی یان عیبادەتی بە ڕۆژووبوون ئەوەیە ئینسان زۆر تامەزرۆی خواردن هەبێ بەڵام لە نەتیجە ئینسانێک کە زۆر حەزی بە خواردن بێ ئێوارە چەند جۆر خواردن دابنا ئەبینی هەر هەندێکی بۆ خوری هەر بەشێکی بۆ خوێ هەندێک جا بە ئاو هەموو گەدەیشی پڕکاتەوە جێ خواردنەکە هەر نابێتەوە دەرسێکی گەورەی ئینسان فێروێ ئەگەر هەموو دنیای هەوێ هەر ئەتوانێت گەدەکەی ئەوەندە خواردنی تێ بکە دەیتر بۆچی ئینسان بۆی ستەغڵەت بێ ئەی بۆچی ئینسان خوانەخواست دەست بۆ محەڕەمات بەرێ بۆی خوانەخواست خۆی گوناهبار بکە دوایی تێ ئەگا کە ڕۆژی شێژیان ئەرەوەهاژ نەبوو ئەو خواردنیشم خوارد و ڕۆژەکەش تێپەڕی و هیچ منێ بەسەر ناهاو و زۆر بابەتی کە و چەند جار بووە گەنجێ پێی وا بووە بزێوی ئەو چالاکی ئەو بوونی ئەو هەموو وزەی لە جەستەی ئەوایە کۆنتترۆل ناکرێ سنووری بۆ دانانرێ بەڵام سیرەکەی فێری سەبرێکە لە ڕەمەزانە فێری ئارامگریەکە کە سەبر بەڕاستی ینی نەتیجەیەکی گەورەی ڕەمەزانە یان مەقسەدێکی گەورەی ڕەمەزانە کە ئینسان فێری ئارامگرتن بێ توانێ نفسی حەبس بکە لە هەنگاویان بەرەو ئەو شتانی کە محەڕەماتن یان دانی کە محەڕەم نین بۆ ئەو ناڕەخسێن دەستا خۆش سەگەرەکەمە بچینەوە خزمەتی وڵاهی پیان وتم مامۆسەوتیان ڕیکلام وەرگن دوایی هەم لەگەڵ مامۆسا و لەگەڵ مامۆسەش بەردەوامە بێت انشاءالله بینەرانی عزیز و خۆشەویست ئەچینە لای ڕیکلامی بازرگانی و سیگەوهەر بەردەوامە بین. خۆشەویستان سەلام و ڕەحمەت و بەرەکەتی خواتان لێ بێجارەتراتینەوە خزمەتەوەی بەڕێز و خۆشەویست و هەمتر دەست پێکەینەوە بە قورئانی پیرۆز ئینشاءالله لە خزمەت مامۆساشادا پێمان خۆشەکە ئینشاءالله جارێکتر قورئانی پیرۆزوان بە گوێ ئینشاءالله فەرمو. بسم الله الرحمن الرحيم ألا إن أولياء الله لا خوف عليهم ولا هم يحزنون الذين آمنوا وكانوا يتقون لهم البشرى في الحياة الدنيا وفي الآخرة لا تبديل لكلمات الله ذلك هو الفوز العظيم ولا يحزنك قولهم إن العزة لله جميعا هو السميع العليم ألا إن لله من في السماوات ومن في الأرض وما يتبع الذين يدعون من دون الله شركاء إن يتبعون إلا الظن وإن هم إلا يخرصون هو الذي جعل لكم الليل لتسكنوا فيه والنهار مبصرا
إن في ذلك لآيات لقوم يسمعون. صدق الله العظيم. جزاك الله. مامۆستا پێش ناوبڕاکە ویست پرسیار لە مامۆستا بکەی بەس با من لەسەر فەقیهەتێکە یەک دوو پرسیار لە مامۆستا شاد بکەم. مامۆستا شاد هەموو شتێک قۆناغ و ستێپە، ینی بڕگە بڕگەیە قۆناغە لە فەقیهەتیشە ئەوەی بیست بێتمان باس لە فەقیه و سوختە و ئەم شتانم بیستوە من نازانم تا چۆنم مستەڵەحانە ڕاستن. ئێستا لەو مزگەوتانی کە فەقیهەیە کە بەڕاستی فەقیهەتی بابەتێکی زۆر تایبەتە لە خوێندنە ئەکادیمیەکە جیاوازە مامۆستا شێخواتیان ئەوەی لە فەقیهەتیە پێگا و کۆنیەکە لە کولەی شەرع پێگا لە فەقیهەتیە ئێستاش ئەم ناوانە هەیە بڵین فەقیه و سوختە و چی ئەمە چین ئەم شتانە؟ بەڵێ مامۆستای بەڕێز ئێمە دوو مەدرسەی سەرەکیمان هەیە بۆ ئەوەی کە ئینسانێتە ناو خوێندنی حوجرە و زانستە شەرعیەکان. مەدرسەیە کە لای ئێمە باوە پێوترێت سونەتی، واتە ئەم فەقیهە واز لە هەموو خوێندنێکی ئەکادیمی دەرەوە ئەهێنێت لە قوتابخانە و لە زانکۆ و لە پەیمانگا، تەنانەت لە چوونەوەی بۆ ماڵەوەش بۆ ماوەیەکی زۆر کە مانگی جارە یان دوو مانگ جارێک سەردانی ماڵەوە، کە ئەمە پێوترێت فەقیه سونەتی کە بەردەوام لە حوجرە و لە مزگەوتە ئەمێنێتەوانێت خەریکی خوێندنی زانستە شەرعیەکان و دەورکردنەوە بێ و چۆکدادا لە خزمەتی مامۆساکەیدا. مەدرسەیەکی ترمان هەیە پێوترێت مەدرسەی ئەکادیمیان وەکو خۆڵی ناسونەتی. ئەم فەقیهە لە پاڵ خوێندنی زانستە شەرعیەکانە خوێندنی قوتابخانە و زانستەکانی دەرەوە و ئەکادیمی و زانکۆ و پەیمانگاشەکە کە وەکو ئێمەیە. ڕاستی ئێمە هەر لە سەرەتا وەکو خۆم وەکو هاوڕەکانم بە ناسونەتی دەستمان پێکرد، ئەوە بوو کە سەرەتا چوینە خوێندنی ئیسلامی دوانەوەندی ئیسلامی، دواتر چوینەتە زانکۆ و بەردەوام هەر خەریکی زانستە شەرعیەکان لە پاڵ هاتنەوەمان لە قوتابخانە و لە زانکۆ. بەڵێ ئەم ناوانە تا ئێساش لە هەندێک لە حوجرەکانە ماوە بە تایبەت لە حوجرە و مەدرسەی گەورەی کوردستان کە بە ئەزهەری کوردستان ناسراوە بیارەی شەریفە کە چەنەها خوێنەوار و دانا و زانا و عاریف و خواناسی پێگەیاندووە ئەم شوێنە ئەم منبع قۆناغەکان چینانی دوای فەقیه چییە؟ سەرەتا ئەمە هەر خۆی خودی کەسەکەکێتە ناو حوجرە پێوترێت فەقیه. باش. سەرەتا پێوترێت سوختەیە و کە پێش مستعیدە، وەکو باسەکری خوێندومەتەوە هەنێک تابێ مامۆستا دوای ئەوە پێڵەن ناسکە مستعید. ئەوەشم بیستۆ پێڵەن ناسکە مستعید، یعنی مستعیدی تەواو نییە. لە دوای ناسکە مستعید پێوترێت مستعیدی تەواو کە لە قۆناغەکانی کۆتایی مەلایەتیەتی، لە دوای ئەوە چێتە قۆناغی کۆتایی مەلایەتی و کتێبەکانی کۆتایی ئەخوێنێ. سوختە لە کوێ بوو؟ سوختە سەرەتایە بەڵێ کە دەسەکە بە ختمی قوڕانی پیرۆز و ئەحمەدی و عوامیل و ئەمانەیە. مستعیدیش لە کتێبە بەرزەکانەیە کە ئەم فەقیهە ئامادە ئەکرێ بۆی بڕاتە ناو کۆمەلگاوە خزمەت بە کۆمەلگا بکە و ئیجازەی مەلایەتی وەربگرێت. طبعا مستعید ئیجازەی مامۆستا مستعید دەرس بە سوختەکان ئەڵێت، یعنی مەرج نییە مامۆسای گەورە دەرس بە هەموو بە سوختەکان بڵێت. ئەو کاتێک کە مستعیدەکان پێگەن ئەوان دەرس بە خواردرا بڵێت. مامۆستا تۆ ئەحمەدیت لەبەر کردووە کاتی خۆی؟ وڵی خوێندووە بەس لەبەرم نەکردوانە سەراعی چاو بەدەنقاڵی سبناوە تاخیر دەستە خۆش مامۆستا زۆر باش بۆ فێربوونی عەرەبی. بەڵێ زۆر تەئسەش بەردەوام ڕەحمەتی خوا لە کاک ئەحمەدی شێخ. ئامین یا رب. نووسیوە بۆ شێخ معروفی نۆدەیە کە بۆ کاک ئەحمەدی شێخی نووسی. مامۆستاکیان ئەگەر بینەوە خزمەت جەنابتان مامۆستا دڵشاد، هیمەت بەرزی بەخوا هەر لە ئیماندار چاوەڕوان نەکرێت. ئیماندارە ڕاستەکان کە هیمەتیان بەرز بووە ئەتوانین چۆن سەیران بکەین، چۆن نمونونەکانیان یان نمونەی ئەم هیمەت بەرزە ئیماندارە بەرزانە ئەگەر جەنابتان شتێکمان باسکەن پێمان خۆشە. ڕاستی ئینسان بە هیمەتیەوە هەیە و خوا سوبحانەوە تەعالا یەکێ لەو تایبەتمەندیانەی بە ئینسانی داوە و بە باقی مەخلوقاتی بینراوی نەداوە ئەوەیە ئینسان خاوەن ئیرادەیە و سەیدی مەخلوقاتی بینراوە. ئەگەر ئاەتەکە خوای پەروەردگار سوبحانەهو وتەعالا باسی لەوە کردووە إن أنزلنا الأمانة على السماوات إن عرضنا الأمانة على السماوات والأرض والجبال فأبين أن يحملنها وحمله الإنسان. ئەگەر دیوێکی ئەم ئاەتە باز بێ لەوەی کە ئینسان زوڵمی لێ ئەوەشێتەوە، ئینسان نەفامی لێ ئەوەشێتەوە، دیوێکی ترێن بابەتە ئەوەیە ئینسان خاوەن ئیرادەیەکە لە چیاکان بەهێزترە. بەڵام ئەو شتە چییە ئەم ئیرادەی لێ ئەسەنێ؟ ئەم هیمەتەی کەمەکاتەوە بریتە لە خضوع و چەمینەوە بۆ داخوازی جەستەیەکان، مامەڵەکردن وەکو ئەو مەخلوقاتەی کە پەرژین بێ وەکو ئاژەڵان کە هەموو قەزیەکەی بەس بریتە لە خواردن و غەریزە و ئەوانە. لە تاریخا هەموو ئەو کەسانی هیمەت بەرز بوون و گەورە بوون و جێپایان هەبووە لە سەر زەویە، ئەوانە من خاوەن ئیمان بوون
خاوەن عەقیدە بوون، خاوەن عیبادەتی تایبەت بوونە. ئینسان ئەو کاتی هەست بەم گەورەیە ناکە سەیدێکی خەولێکەوتووە. وتراوە جەلالەدینی ڕۆمی فەرموویە پاشایەک خەوتو بوو لە خەویە مەملەکەتەکەی ڕووخا بوو، خۆی بەدیل گیرا بوو، کراو بە کۆیلا. ئەڵێ عیلاجی ئەم پاشایە هەرەوەیە خەبەری بێتەوە، بەس حەلەکەی ئەوەی خەبەری بێتەوە کە خەبەری بۆ ئەم هەر پاشایە و دیل نییە و کۆیلە نییە و مەملەکەتی لەجێی خۆیەتی. عیلاجی ئینسان کە خەوی غەفڵەتەی گرێ و هیمەتی دێتە خوارەوە هەر ئەوەیە و خەبەر بێت کە تێبگا کام ئەم ئینسانە مەخلوقێکی زۆر ڕێزەی گیرا و گەورەیە، بەو هیمەتەوە دەتوانێت ئینسانی گەورە دروستکە. وتۆری سوخەرزاوی لە یەک لە کتێبەکانی من ئەجل سەحوە ڕاشیدا قسەیەکی نەقڵ کردووە دەفەرمێ سەیدنا عومەر ڕۆژێ لە مەجلیسێکە فەرمی خۆزگە بخوازن تەمەنا بکەن. یەکێک گوتی من تەمەنا ئەکەم پڕی ئەم ماڵە ئەڵتونم هەوێ بیکەم بەخێر. ئەو داخوازێکی دووبارە کردەوە کەسێک گوتی تەمەنا ئەکەم پڕی ئەم ماڵە گەوهرم هەبێ دڕومەرجان هەوێ بیکەم بەخێر. سەیدنا عومەر داخوازێکی چەندبارە کردەوە کەسێ فەرمی تۆ تەمەنا بکە، تۆ خۆزگە بخوازە. فەرمی خۆزگە ئەخوازم بۆ ئینسانی گەورە، بۆ پیاو، بۆ ئەو ئینسانە گەورانی وەکو قەعقاع، وەکو سالمی مەولای ئەبو حوزەیفە، وەکو ئەبو عوبەیدا، وەکو ئینسانە گەورانە کە هەر یەکەیان کێوێ بوونە. ئێوە چی ئەمانی کرد بەم ئینسانە گەورانە؟ قەعقاعیش لە تەمەنی ینی زۆر گەورەیان نەبوونە، هیچ لەو هاوڵانی پیاغەمبەر عەلەیهی سڵاو وسەلام تەمەنی زۆر گەورەیان تێنەپەڕانوە توانیویان ئەو حەدەسە گەورانە دروستکەن. ئەسبابە ڕئیسیەکەی بریتی بۆ لە دەستبەرداربوونی حەزە نەفسیەکان و بەهێزکردنی لایانی ئیمانی ئینسان. حەقەت هەموو عەقیدە و ئیمانێک چ پوچ و بەتاڵ و ڕێگایەکی نەپێکراوی ئینسان کرد بێ، چ ڕاستە ڕێ بێ بای خۆی هیمەت و هێز بە ئینسانەدا، بەڵام لە ڕاستیە ئەوە ئیمانی حەقیقی عیزەت و ئازایەتی و پیاوەتی بە ئینسانەدا، گەورەی بە ئینسانەدا. ئینسانێک دروستەکە کە زۆر مەزن بێ. دکتۆر سوخەرزاوی لەو کتێبەی دەڵێ هێز ئەوەندەی لە دڵی سەربازایە ئەوەندەی لە تیژی شمشێرەکەیان نییە. ئەوەی ئیمان لە نێو ناخی ئینسانە دروستیەکە دەرئەنجام ئەوی لی ئەکەوێتەوە هیچ چەک و ئەسلحەیەکی دنیا دروستی ناکە. بۆیە ئەیبینی ئەو ئینسانانی کە خاوەنی ئیمانی ڕاستیخن، خاوەنی عیبادەتی چاکن و کێو ئەوەستن لە بەرامبەر گەورەترین ئەو هێزانی کە خاوەنی بە پێوەری تەقەنیات و تەکنیک خاوەنی هەموو شتن. بەڵام ئینسانی لاواز ئینسانگەلێک کە خازیع بووە بۆ پێداویستیە دەرونی و جەستەیەکانی، هەموو چەک و چۆڵی دنیا لە دەستیا بێ هیچی پێ ناکرێ، توانای ئیقدام و بەرەو پێشچوونی نییە، لە گەورەی خۆی دێنێتە خوارەوە. قورئان لە سیاقێکە باز لە ئینسانگەری دەغەڵ و منافق و ئەوانەکە فەرمی وئیذا ڕەئەیتەهم تعجبک ئەجسامهم. ئەگەر دەیان بینی لە شکل و شێوەیە ئیعجاب بۆ دروستە بێ. ئەگەر قسە بۆ بکەن تەسمع لقەولهم، ئەگەر قسەشت بۆ بکەن گویان بۆ ئەگری قسەکە ڕازاوە و جوان و ڕێک و پێکە، بەڵام کەئەنەهم خشوب مسەندە، وەکو داری وشکی هەڵپەسێردراوان بێکەڵک بێ ناوەڕۆک. ئەوەی ناوەڕۆک بە ئینسانەدا، ئەوەی هێز بە ئینسانەدا، ئەوەی گەورەی و هیمەت بە ئینسانەدا بریتیە لە خازع بوون بۆ خوا سوبحانەوە تەعالا، بەهێزی پەیوەندی لەگەڵ خوای پەروەردگارە، ئیطاعی فەرمانەکانی، بە ئەنجامدانی عیبادات، بە نوێژەکانی، بە ڕۆژوگرتن، بە باقی عیبادەتەکانی کە ئەوەشی ئینسان بچووکەکاتەوە پێچەوانەکەیەتی. مامۆستا ئەو باسمان لە هیمەت بەرزی کرد بەڕاستی. باوەڕ بەخۆبوون تاکی موسڵمان لە چیا باوەڕی بەخۆی بێ و باوەڕ بەخۆبوون بۆ گرنگە تاکێکی موسڵمان باوەڕی بەخۆی بێ؟ خۆی ئێمە مەسەلەی باوەڕ بەخۆبوون ینی دوو تێڕواینی فەلسەفی هەیە بووی. تێڕواینێک هەیە کە هەوڵی تەعلیهەی ئینسانەدا کە لەگەڵ مۆدێرنەوە ئەوەیە هاتووە هەوڵی داوە بڵێ نەعوذ بالله ئینسان کا بە ئیلاه، کا بەوەی کە هەر خۆی مهمە. بەڵام باوەڕ بەخۆبوون بە تێڕواینی ئیسلامەکەی واتە من دڵیام مەرگم نایە ئەگەر خوا بڕیاری نەداپێ، دڵخۆشیم نایە ئەگەر خوا بڕیاری نەداپێ، پەیوەندیم لەگەڵ خوایە ئەوەندە بڵندی کردومەتەوە ئامادە نیم بچەمێمەوە بۆ غەیری خوا. چونکە هەموو ئەو شتانی ئینسان بۆیە چەمێتەوە، اینجا کە دڵی بۆی ئەچەمێتەوە
یاکو جەستەی بۆی ئەچەمێتەوە یان لانی کەم وەک ئینسانوان یان لە ئینسان کەمترن بەڵام کاتی ئینسان بەس بوو خوا ئەچەمێتەوە هەز بە بڵندی و گەورەی یەکەکە ئەم پەیوەندیە بەهێزی کە لەگەڵ خوایە بۆی دروستە بێت ئیرادەیەکی ئەداتێ باوەڕ بە خۆبوونیکی ئەداتێ ئاسان نییە بچەمێتەوە ئەزان ئێمە ڕۆژانە وەکو زیکر وەکو ویرد وە خوێندنەوەی قورئان سورة مباركاني ناس وفلق خوينين ويقول أعوذ برب الناس ملك الناس إله الناس أجر تنيا إما لمسي آياتي ورهب مينين بهن برشاوتان يضرب ولا يقاس أجر لشارك دزروجتو يكبين هر كسي بلا عايدي أو مولپناي أوام كز آمدين نسيبه بره شاكو خراب أجر إنسان سەردانی ماڵێکی لادیەک بکە ئەگەر سەگی خاوەن ماڵەکە پڕی پیا بکە باشترین ڕێگە ئاسانترین ڕێگە ئەوەی خۆی دەدە پەنای خاوەن ماڵەکە ڕاست ئێمە ڕۆژانە لە سوورەی مبارەکی ناسا خوێنینەوە ئێمە لە پەنای پەروەردگاری هەموو خەڵکین لە پەنای فەرمانڕەوای هەموو خەڵکین لە پەنای پەرسراوی هەموو خەڵکین چاک و خراپ هەموو جوندی خۆی پەروەردگارن ئینسان بەو تێڕواینەوە کە لە پەنای ئەو خوایە بێ حتمما ئیرادی بەهێزە بێ حتمما ناچەمێتەوە بۆی پێغەمبەران عەلەیهیمو سەڵات وەسەلام پێشەنگی هیممەت بەرزانن وتیانە ئین ڕەبی سەیهدین وتیان لا تحزن ئین الله معنا هەسیان بەو مەعیەت و بەو پەیوەندی بەهێزە کرد لەگەڵ خوایە هەستکردن لەوەی کە ئینسان لە پەنای خالیقایە سوبحانە وتەعالا ئیرادەیەک بە ئینسانەدا کە عجایب لە بەشەر ئەوە شێتەوە عجایباتی لێ دەرەکەوێ شتگەلێکی لێ ڕوئدا کە چاوەڕوان کراو نییە لە دەرەوەی عاداتە دەست چاوت خۆش ئەوسا گەشتینە کۆتایی ئەم تۆرەیە باخیتام و هەمیسک بچین و لای مامۆستا بە چەنایەتێک لە قورئانی پیرۆز کۆتایی بەم تەوەرەی بێنێ و دواتر بەردەوام بین مامۆستا دڵشاد محەممەد بانخواست زۆر سپاس کە لەم تەوەرەی ئامادە بوویت و کاتمان گرتی خۆی پەروەردگار بیکاتە تەرازووی چاکەکانتەوە ئەم کاتی بە ئێمە بەخشی فەرموو مامۆستا شاد بە چەنایەتێک لە قورئانی پیرۆز ئەم تەوەرەیەمان بۆ کۆتایی مامۆستا خواجە زاتان باتوێ ئینشاءالله. أعوذ بالله من الشيطان الرجيم وإذ قال إبراهيم رب اجعل هذا البلد آمنا واجنبني وبني أن نعبد الأصنام رب إنهن أضللن كثيرا من الناس فمن تبعني فإنه مني ومن عصاني فإنك غفور رحيم ربنا إني أسكنت من ذريتي بواد غير ذي زرع عند بيتك المحرم ربنا ليقيموا الصلاة فاجعل أفئدة من الناس تهوي إليهم وارزقهم من الثمرات لعلهم يشكرون ربنا إنك تعلم ما نخفي وما نعلن وما يخفى على الله من شيء في الأرض ولا في السماء الحمد لله الذي وهب لي على الكبر إسماعيل وإسحاق إن ربي لسميع الدعاء صدق الله العظيم. خۆشەویستان سیگەوهەر بەردەوامە بێت بە سپۆنسەرەکانمان نەخۆشخانەی بەخشین هەروەها
کۆمپانیای دۆلفینسی. ڕۆژوانانی بەڕێز جارێتر هاتینەوە خزمەتتان لە بەرنامەی سیگەوهەر و لە خزمەتەوەی ئازوو خۆشەویست لە بەشی دووهەمی بەرنامەکانمان لە خزمەت برای بەڕێزم کاکە داناوە شێفی بەڕێز شێف نەریمان و سەرجەم برا ئازەکانمان. شێف نەریمان نازام خەریکی شتێکە کاکدانا ئەمە پەنیرە پەنێری مۆزەرێلایە مۆزەرێلا بەڵێ بیر ناچێت ئەوانیان پێکڕیوم لە ماڵەوە لە ئێستا خواردنەکەمان تۆپیان نەکڕێبێتی من وڵاهی پەنیر ئەم پەنیرە نازانم من ئەمە بۆ پیتزا و بۆ زۆر لە ماڵەوە پاستا بۆ شتان نابێت بیر مەچێتەوە مۆزەرێلایەوە ژنە پیان کڕیوێت پەنیر نوعی زۆرە کاکشەخ بەڵێ نوعەتی زۆرە ئەو ڕۆژە شتێکەوەدەوەی ئەڵمانیەکە ناوەکەیم شتێکی بیرما بوو بۆی گەڕام پارمەزانەکە ئەڵێ پەنیرەکە پەنیری پارمەزان گرانە بەڵێ 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 خواردنەکانمان بچوو گەیشت وەڵایی لە تاوبوونە کاک داناجان ئەمەش پەتاتەکە بوو کەوتم بە فرن سووریەکەینەوە ئەمە خواردنە فەڕەنسیەکە بوو بەڵێ کوردان ومایە بەڵێ بەڵێ ئەمە شێوازە دەرچوێت سایتر ئەمە جارێ برژانی ماوە لە ناو فرنەکە کاتی ماوە ئەخرانی ئەو پەنیرە زیاتر توێتەوە بەسەر پەنیرە توێتەوە بەسەریا و شکلێکی جوان دروستەکە و شتێک زۆر تایبەت دەرەچێت ئەمانشمان حاضر بووە سووب بەڵێ بەڵێ سووبەکەمان حازرە چی بوو؟ سووبەکە هیم بوو لۆبەی سەوز بوو ئەمە کەوژیرەکانە بەڵێ لەگەڵ نیسکا بوو کاکشێخ بێ سەوز کەوجیر نییە کەوجیری بچووکەوە باش برنجێکی دۆلفینسیشمان لێناوە بە کاک لە گوێز و بە بایام لەگە کشمیشە ئەم گوێز و بایەمە لە برنجکردن ئیسفادی چیە کاکشێف نەریمان هەم بۆ ڕەنگی جوانەکات بۆ شکلی جوانەکات هەم تام و چێژگی تریشیاتێت باش من پرسیارێک بکەم مامۆستا شێخ فاتح ئەمە شەربەتی پرتەقاڵە ئەمە بە حساب شەربەتی لیمۆیە لیمۆی باش نزیکە لێەوەی کەوتی بە حسابیانی خۆی ناکەوە صاحب یەک پرسیار ئەمە شەربەتی بە حساب مۆزە لە هەموو دنیا سەوزە بۆ شەربەتەکەی زەردە بۆ شەربەتەکەی ئەمە بەکاڵیە مۆزەکە بەکاڵێ بۆ تۆ ناو مۆزەکەت کردویان چۆکڵەکەی ئەمە کاک ئەزانی چۆنە ئەمە خۆی لە بازارە دروستەکەی ئەم بەڕاحەقەت لە بەحسا ئەم بۆی وتم بەحسە ئەم بەحسە لە بازارە دروستە بەڵام چییە ینی ئیشی شەربەتی بگەن مۆس ئەوە بۆ شێوەیە کاکە لەوتی بینێت هەر مۆس بۆ شێوەی بینەرانی عزیز و خۆشەویست ئەمە بەست بۆ دیکۆر و بۆ جوانیدانراوە کەس لەمە ناخوات تکایە کەس لە ماڵە ئەو شەربەتانە نەخوا باوازە ببین ئەمە چیە بۆ مام بۆ باسکە ئەمە زەڵاتەیەکی عادی حەزرمان کردەوە بە ڕازانەوە کە لەرمەکە هووە تورە جێزەرە لەگەڵ تەماتەیە ئەمەش میوەیەکە ڕازانەوەمانەکە بۆ شێوازە ئەم میوەم جارە هەڵەواسی وەزانی بەڵێ ئەم جارە ئەم شێوازە شێوازێکی تایبەتە هەر یەکشت نییە ئەو بوو پەرداخەوە پەرداخی بەرزتر وایە جوانترە بوو هێشوە تێمێنە باتا خوارەوە پیا جوانتر بەس ئەمە پەرداخی بچوو بووم حەزەکانی زۆر جوانە هەیە لە خزمەتە ئەوە وایە جوان بوو کە شێف نەریوانە پەرداخە بەڵە بەرزتر وایە بەڵ بەحەقەت ئەم تەماتانە بۆچی حاز ئەم تەماتانە بە تەمای ڕازانەوەیشی ترم ڕازانەوە بەڵە بەلە سا ڕازانەوە ئەمە شەر تەماتی بۆ زیعەکەین بۆ دیکۆرسە ئەماهی بۆ شێوازە ئەمای بۆ شێوازە جوانە بێت ئەمە بەشی چەند کەسەکە کاکدانە ئەم پرسیاراکێت وڵی ئەمە بەشی چەندەکە سا بۆ من هەر نەفەر و دانێشی پێ بڕێت دوو دانە بۆ نەفرێکەوە دانە بۆ نەفرێ بڵە 1 2 3 4 5 تقریبا 6 نەفرێک شێف نەریمان هەستم کرد ئەمڕۆ لەگەڵ ئیشەکان تا تۆزە دەست بێرەوە ئەگرت و هەستەکەم پشتی بێش ئەمڕۆ وەڵاهی دوێنێ شەو توژی پژێشەیە بووم بەڕاستی سەرمات بۆچی نەوەڵا سەرمام نەبوو قاچم دانا چوومە ناو سارێکەوە قاچم دانەوە ئیتر نازانم بەغەڵەت قاچم داناوە ئیتر زۆر بە پێوە وەسن خۆی ئەو پێوەسانەش حتا ئەگەر ئەبێ وریای دەوالی و ئۆشتانەش ئەمڕۆژەکانیشی گۆڕاوە بەڵە بەڵە کڵاوەکەشی زۆر بەرز نییە بەڵامیانی هەر گۆڕاوە ئیشەڵا لە کۆتایی پرۆگرام مەدەینەوەلات و تاو کاتە لە خزمەتان شەڵاشتەکان حازرە بێت
بۆ بینەران و بیسەرانیش لە ئەخیرە باسیکەی تۆ چۆن کاک شێخ بۆ تەوەری دووەم ڕێخستنی کاتەکانی وەرگرتنی دەرمان بۆوانی نەخۆشی کوردخایان یا درێژخایانیان زۆر زەڕور لە مانگەوانە جەنابتان لە سلکی سەحەشن ئەو شتانە ینی زیاتر خەڵک پرسیاری لەکە ئێمە بۆ ئەم ڕۆ میوانداری زۆر بەڕست دکتۆر ڕێهەڵ فەرات علیمان کردووە پزیشکی دەرمانساز هەر لێرە لەگەڵ خۆمان نبین بۆ ئەو شوێنە و دەستەکەین بە تەوەر و گفتوگەکانمان فەرمو کاک شێخ کاک دکتۆر فەرمو فرمو قربان أنا بتأكيد روي ناجي فرمو في جامع خير يا أخوة ماشي قربان يا أخوة بخير بي سرشا ماشي خير بني دوباره بخير يا دكتور فرمو هذا من يقول نخي قربان بخير بي يا أخوة كاكتور يا بخير بي يا أخوة بخير بي يا أخوة سلامات إن شاء الله عادة يملم يوانا كان معنا برسين لقل رمضان الحمد لله وتندرستي سواز بأخوة ما باش رمضان الحمد لله ونيا سواز بأخوة الحمد لله وأنا ما كإشي دروناكين وإشي قرزناكين براستي والله الحمد لله أول شيء كإشي قرصيش بكان جوكي بأخوي ونفيان يعني الحمد لله يا أخوة بخير يا أخوة بالسلامة كاتو رمضان درمان يا نوسين علاج يا رشتلا يو قرنكاري بسرايات ببيوي خلق بروجو دوجمنا أخوات و كاتكان نزيك بيتو ليك ودرمانش بتابتي انتيبيوتيك وعلاجه كان بقشتي جاري هي 4 جار نسريت وعلاجك زور نسريت شلون امر خصنا دروز بكري لما كان رمضان سبارت بدرمان بقشتي اما بولين كاين بسر دو جروب او جروباني ك بيانوت علاجي مزمنه واتا علاجي كرونيك واتا بو نخوشي وكو شكر وزخت وربو امشتانه نخوش درشخانه كان و نخوشانشي ك نخوشي كي كتوبرن بو من علاماتك يا التهاباتك بمشوازه اغاني كجروب يكم كان نخوش درشخانه كان او دسكاري كردن يا غورين يا كم كردنوي جمكاني او لجر رن ماي بسيشكابي اكيدو سر كنترول بوني نخوشيك وحالتي نخوشيك لچ حالتك بزيشكي بسبور قرار دال سر بلين ام درمان و غورانكاري لجمي درمان بەشی دووەمیان کەونە خۆشیانە کە بۆ منە کەسێک لە ڕەمەزانە تووشی هەڵامەتێکە بێت بۆ منە ئازارێکی تووشە بێ سەرێشێکی تووشە بێ ئەمە ئەو نەخۆشیانن کە کورتخایەنن لەم حاڵەتی ئەگەر ئەو کەسە بیەوێت عیلاج وەربگرێ عادەتەن ئەگەر عیلاجەکە حاڵەتەکەی پێویستی ببینی دکتۆر کرد یەکسەر دکتۆر لێ پرسێکە ئایا بە ڕۆژوو بێیان ئەگەر بە ڕۆژوو بۆ قەراری دەکە بە ڕۆژوو بێ بە دوای دەرمانێکە ئاگەڕێ کە بگونجێ لەگەڵ ئەو فترەی کە کەسەکە بە ڕۆژوو نیاواتە لە بەربانگ هەتا پارشەوە خۆ ئەگەر هیچ چارێک نەبوو کە بۆ منە عیلاجێکمان پێویست بوو کە بۆ منە لە ڕۆژەکە 3 جار بوو یا 4 جار بوو ئەو کاتە دین گۆڕانکاری لە ژەمی دەرمانەکە یاکەین بەوش بە شێوازێک کە بگونجێ لەگەڵ هەرچەنەمە حەڵێکی تەواو لە 100% زانستی نییە چونکە کاڵین دەرمانێک ڕۆژی 3 جار مەبەستمانەوەی کە 8 ساعت جارێ بخورێ کاڵین 4 جار مەبەستمانە کە 6 ساعت جارێ بخورێ بەڵام وەکوڵە حەلێکی وەکوڵێ مامناوەندە بۆەوەی کە هەم کەسەکە سوودمەند بێ لەو عیبادەتە ئەو عیبادەتە پیرۆزە کە لە ساڵێکە جارێکە ئەڵێم جارێکی تر بۆم ناگەڕێت خەڵکی ژوا بیرەکاتەوە کە بۆ منە هەرچەنە عوزری پێدراوە نەخۆش کە ئەگەر دواتر ڕۆژەکەی بگرێتەوە ئەجرەکەی وەکو ئەژی ڕەمەزانەکە نییە لە کاتێکە خۆیوان نییە بەڵام ئەگەر کەسەکار قەراری دەکە بە ڕۆژوش بێ عیلاجەکان بەکاربێنە ئەو حەلە وەسەتەمان هەیە بۆ منە بەتایبەتی بۆ دەرمانانی کە پێویستە لە ڕۆژەکە 3 ژەم یان 4 ژەم بخورێ ئەگەر نا 2 ژەم بوو ئاسایی ئەتوانین لە بینی پاشی و بەرمانگە گۆڕانکاری تیا بکەین کاتۆر بەنسبەت ئەو عیلاجانەوەی سەجاری وای جناب ئەمەژە بۆ کرد کە ئەوانەی کە بۆ ئیلتیهابات نووسرێ جارە پزیشکێکی ئیخسایی کە عیلاجەکان نووسێ زانە کابرا بە ڕۆژووە عیلاجێکی بۆ نانووسێ کە 4 ژەمە بخورێت ئەیکا بە 1 حەبی ڕۆژانە ئەم جۆرە لە دەستکاریکردنی دەرمان بۆ مانگی ڕەمەزان ینی بەدیل هەیە بۆ ئەم حاڵەتە الحەمدوللا کاک شێخ ئێستا ئێمە کۆمەڵێک دەرمانمان هەیە کە بۆ چارەسەری ئیلتیهابات وانە بەکارێنرێن عادەتەن کە لە دەرمانێکی 4 ژەمیەوە کە ئەڕێی بۆ دەرمانێکی 1 ژەمی بێ بیر لەوە بکەیتەوە ئایا و دەرمانەی کە 1 ژەم ئەخورێت
هەمان کاریگەری هەبێت لەسەر هەمان بەکتریا کە چوارژەمە خوێ ئەگەر لە هەمان گروپ بوون یا بۆ نمونە ئیشان لەسەر هەمان گروپی بەکتریا کرد هیچ کێشێکی تینیانە و بەمەرجێت ئەم دەرمانی کە ڕۆژی یەکژەمە خوێ بگونجێ لەگەڵ دۆخی کەسەکە بۆ نمونە ئەگرێ کەسێک بۆ نمونە ئەگەر ئەزیسترۆماسین بە نمونەوەروی بە ڕۆژی یەکژەمەرەگیرە و بۆ 3 ڕۆژ بەکارێن ئەگەر کەسەکە نەخۆشیێکی درێژخایانی دڵی هەبێ کێشەی کارەبایەتی دڵی هەبێ باشترە ئەم کەس ئەزیسترۆماسین بەکار نهێنێ لەو کاتیا بیر لەوەکرێتەوە بیر لە بژاردێکی ترەکرێتەوە بۆ نمونە بیر لە لیڤۆفلۆکساسینەکەینەوە بۆ نمونە ئەو کاتە ویش هەر ڕۆژی یەک جارە بەڵام و ماوەکەی زۆرترە بێ بۆ مای ڕۆژ بخ کاک دکتۆر نازام ئەمە پزیشکی دەرمانساز ئەمە دیاریەکە یا پزیشکی پسپۆڕی نەخۆشیەکە نەخۆشانێک هەن کە دەرمان وەرئەگرن نەتوانن ئەو 3 ژەمە ئەو 2 ژەمە ئەو جورعی بۆیان دانراوە لە وەرگرتن و خواردنی عیلاجەکە دەستکاریکەن و نابێ بە ڕۆژوو بن و ئیلا ئەبێ لە کاتی خۆیان دەرمانەکان بخۆن شتی وامان هەیە نەخۆشی وامان هەیە لە حاڵەتە دەگمەنەکانە مەگەر عادەتەن و حاڵەتە دەگمەنانەی بڵین ئەو حاڵەتە باوانەی کە خەڵک لە ڕەمەزانانە تووشێ بێ ئازارێکە یا ئەلتیاباتێکە یا شتێکی ئەوە بە و ئیلا ئەگەر بۆ نمونە کەسەکە تووشی حاڵەتێکی قورس و ئالۆز بوو وەکو بۆ نمونە جەڵدەیەکی دڵەخوانە خواسە یا حاڵەتێکی قورسە ئالۆزە ئەوە مەفروزە لە ژێر ڕێنمای پزیشکا بێت یعنی پابند بێ بە هینەکەیەوە بە دەرمانەکانەوە بەڵام حاڵەتانی کە باسێکن حاڵەتێکی ئاسایین و مامناوەندن بە حاڵەتێکی ئاسایی بۆ مامناوەند ئەژمارەکردنەوەی بۆ حاڵەتە قورسەکان بۆ نمونە کەسێکە جەڵدێکی دڵی داوە بۆ نمونە قەستەڕەی بۆ کرێ بۆ نمونە کێشەی گرفتێکی قورسی کۆندامی هەناسی هەیە ئەوە بەدڵنیایەوە پێویستە لە یعنی پابند بە کات و وەخت و بڕی دەرمانەکانەوە دکتۆر خۆ دەزانی ینی بەشێکی زۆری کۆمەڵگەی ئێمە بە ناشکرینە بە کاک شێخ یان خاسەنەوەی تۆزە تەمەنیان کردووە یان زەختیانە یان شەکرانە یا هەردووکیانە پێکەوە ئەمە نەخۆشیە درێژخایەنەکانیشن ینی کاتی نییە بە ڕۆژە 2 ڕۆژ و تاو بێ چاک بێ ئەمانە دکتۆر پزیشک پێیوتون حەبەکانتان بەم شێوازە بخۆن ئایا لە مانگی ڕەمەزانە ئەتوانن ئەگەر 4 ژەمیان هەبوو 3 ژەمیان هەبوو کەمی کەنەوە بۆ 2 ئەوە ئیشی پزیشکی دەرمانسازە پیان ئەڵێ یا ئیشی پزیشکە پسپۆڕەکەی خۆیانە لەم حاڵەتەیە ئەو کەسی کە ئەم نەخۆشە درێژخایانی هەیە بۆ جەنابەت فەرموون زەختی شەکری یا هەردووکانی بەیەکەوە هەیە عادەتەن ڕێنمای پزیشکان هەمیشە وایە کە هەفتەیەک یا 10 ڕۆژ پێش دەستپێکردنی ڕەمەزان با سەردانی دکتۆرەکانیان بکەن بۆی بزان ئایا زەخت و شەکرەکان کۆنتترۆل یان کۆنتترۆلنی ئەگەر کۆنتترۆل بوو ئەو کاتە بۆ جوڕای دەرمانەکان بۆ زیاد دەکرێت ئەکرێ ئەگەر ڕۆژی 3 جار بێ بۆ نمونە ڕۆژی 3 جار جاری 5 میلیگرام لە دەرمانی گۆر بگرن ئەو کاتە بۆ یەکرێ بە بۆ نمونە 10 میلیگرام ڕۆژی 1 جار یا 10 میلیگرام ڕۆژی 2 جار ئەمە ئەگەر تەمانە بێ پزیشک قرار بدا و لە بەرۆی بۆچی ئەڵێن پزیشک قرار بدا و من ناتوانم قرار بدەم لە بەرۆی پزیشکی پسپۆڕمە بەستە نەک دەرمانساز بەڵێ پزیشکی پسپۆڕ بۆ نمونە پزیشکی پسپۆڕەکە ماوەی چەندێکە تەجروبەیە لەگەڵ ئەم نەخۆشیە بۆ ساڵێک هاتووشێ ئەم دکتۆرەکە ئەم دکتۆرە ئەزانێ حاڵەتی نەخۆشەکە چی ئەگەر بێتە لای من ناتوانم لە خۆمەوە بۆ منە 10 میلیگرامیکی بۆ بکەم بە 5 میلیگرامی خۆگەر وا بکەم ڕەنگە ژانی کەسەکە بکەوتە مەدرسی و زەختەکەی بەرز بێتەوە بەڵام پزیشک چۆن قەراردا کە ئەبینێت زەختەکەی الحەمدلله کۆنتترۆلە شەکرەکەی کۆنتترۆلە ئەو کاتە بۆ منە ئەگەر جرعەکەشی بۆ زیاد نەکاڵێ بۆ من تا ئێستا هەفتەی 3 ڕۆژ خواردو ڕۆژی 3 جار خواردوتە بیکە بە ڕۆژی 2 جار لە بینی پارشی و لەگەڵ بەربانگە کاتەکانی بۆ دابەشەکە بەڵام ئەگەر کۆنتترۆل نەبوو بۆ منە بە ڕۆژی 3 جار کۆنتترۆل نەبوو ژەمەکانی قورس بوون بڕی دەرمانەکە زۆر بوو دکتۆر پیاڵێ نابێ بە ڕۆژوو بیت یعنیەوە ئەکەوێتەوە سەر نەخۆشەکە خۆی ئەو کاتە خۆی تحملی ئەو مزعافاتی لە ڕەمەزان لە ڕەنگە توش تاوان کاکدانا من حەزەکەم پرسیارێکی جددی و جەوهەری لە دکتۆر ڕەهێڵ بکەم ئەوی شەوەیە کە زۆر جار سێمەوە ڕاهاتوین کە پزیشک ئیخساییەکان تر لە باڵتنی بێ یاخود جەراحی بێ هەرچی بێت عیلاجە نووسێت دکتۆری سەیدرانی پیادەم عیلاجی دکتۆرەکەکە بەس ئەزانم لە ڕووی زانستیوە کاکتۆر لە ڕووی زانستیوە نێوەندێک نییە لە بینی پزیشکی ئەو جەڕاح یاخود باڵتنی لەگەڵ سەیدەلانیەکە بە شێوەیەکتر بیڵێم ئەکرێت پزیشکی سەیدەلانی زۆر ماهرتر و لێتواناتر بێت بەتواناتر بێت لە تشخیص دکتۆریکە بەڵام عیلاج زۆرجار ئەبێ سەیدەلانی بینووسی ئایا وایە یعنی سەیدەلانی دکتۆری سەیدەلانی
زیاتر بڵین شارەزاترە و ماهرترە لەوە کە ئەزانێ ئەم نەخۆشە ئەو تەشخیصی نەخۆشیەکە بەس عیلاجەکە بێ و بینوسێت ئایا وایە بۆ جۆرە ئەفجا پێشوی وەڵام بێت کاشخمە بەست لەوەی ینی دکتۆرەکەڵە ئەم کەسە ئەم نەخۆشیەتی بەزانستی معلوماتەکەی ئینەرە بۆ پزیشکی دەرمانساز ئەو بەست بێ ئەو دیاریکە چەند جوورە ئەو چ جۆرێکی دەرمان من شتێکیوان بیستوتم بۆی دکتۆر خۆی ئەومان بواست بەزانی وایە کاشختەمان ئەم پرۆسەی دابشکردنی ئیش لە نێوان پزیشکانە کێچی بکە و کێچینەکە ئەمە بە قانون ڕێکخراوە و باگراوندێکی زانستی شەیە. طبعا من هەتا کۆلێژی سەیدەرەشم تاواگر پلی سەیدەرم تاواگر هەروە مەزانی کە ئەبێت دکتۆر تەشخیصی نەخۆشەکە بکە و دەرمانساز دەرمانەکە بۆ دیاری بکە. بەڵام بە تەجروبەی ژیانی خۆم زانیم ئەم شتە لە وڵاتی ئێمە بۆ منهەجی خوێندنەی کە ئێمە پێیان ڕۆین شتێکی ناممکنە. ڕاستە من هەموو دەرمانەکە ئەخوێنم بەڵام پزیشکەکە ئەزانێت بۆ چ دەرمانێک بۆ چ نەخۆشیە گونجاوە بەس من وەکو باگراوندێکی گشتی لەسەر دەرمانەکە هەم بەڵام منێک کە بۆ نمونە چۆن پزیشک 6 ساڵی کۆلێژی پزیشکی تاواکە دوایەوە سەب سپیشاڵەتی هەیە شێتە باتنیەوە دەرمانسازیش ئەگەر دوای 5 ساڵەکەی خۆی چوو بۆردی کلینیکال فارماسی خوێن یا بۆ نمونە شەهادەیەکی وەرگر ماستری وەرگر یا دکتۆرای وەرگر لە بوارە ئەو سلکەی کە پێوترێت پزیشکی کلینی دەرمانسازی کلینیکی بە تاکید ئەتوانێت وەکو پزیشکەکە ڕۆڵی هەبێت لە دیاریکردنەوە باشتریش چونکە مۆنیتەرینی دەرمانەکە ئەزانێ ئەدڤەرس ئیفێکتەکە و کاریگەری لاوچەکەی ئەزانێ و حاڵی نەخۆشەکەش ئەزانێ چ بڕێک بە چ ژەمێک گونجاوە بۆ نەخۆشەکە ڕۆژانە گۆڕانکاری بەسەر دەرمانێت بەدڵنیایی بەڵام کەسێک کە بۆ منە کولی سەیدەلەی تاو کرد و بڵێ من ئەبێ من دەرمان تحلیل دەکەم ناکرێت باش کاک دکتۆر ڕێڵ پرسیارێکی جدی کێتە ئاراوە کاتێک من نەخۆشم ئێمە لای جەنابەت یا چوومەتە لای دکتۆرێکی باتنی هەناوی کۆمەڵە عیلاجی بۆ نووسیوم بۆ دەسوخەتە جوانی کە نووسن بەس ئێوە لی تێگە ناکاک شەخواتە تۆ کاتێ دەرمانەکانم ئەیتێ هەندێک پزیشک ئەڵێ سرم لێ بەرەوە بزانام دەرمانەکان چۆنە باڕێنمای بکەم هەندێک نەیڵێ هەندێک کەس خۆی نەخۆش خۆی حەزەکە دەرمانەکان بێتەوە بۆ لای پزیشک بڵێ ئەم دەرمانانیان بۆ نووسیم و ئەم خەتانشان ئاوا لە یاوتوانە ئاوا بیخۆ بەڕێی ئێوە و دەرمانساز پێویستەکان نەخۆش لە دوای ئێوە کە دەرمانی وەرگر لە دەرمانخانە بیباتەوە بۆ لای پزیشکی پسپۆرە پێویست ناکە ئەم بۆ وەڵامی من پرسیارە تەمان پرسیارێکی ئالۆزە بەڕاستی وەکو بەیسکی زانستی ئەگەر وەڵامێکی زانستی پێ بڵێم نەخێر پێویست ناکە بکڕێت پێویست بەڵام ئەوەی کە ئێستا ئەو دۆخی کە ئێستا لە ناو بازار ئێرەیە و تەحکم حکم بە بازاری ئێرەوەیەکە هەنێک جار پێویستەکە و هەنێک جاریش پێویست ناکە یعنی چی هەنێک جار پێویستەکان جار پێویست ناکە هەنێک جار پێویستەکە لە بەرەوەی کە بۆ منە دکتۆرەکە دەرمانێکی دیاری کردووە کە ئەوێت ئەم نەخۆشە ئەم دەرمانە وەربگرێ و ئەزانێ ئەم دەرمانە باشە و فیدباکی باشە و کوالتی باشە و چی کاتێک دێتە لای پزیشکە دەرمانسازەکە پزیشکە دەرمانسازەکە تەمان کەمینەیەکیان ینی هەمویان الحەمدولله هەمویان زۆربەی زۆریان باشن سواز بخوا کەمینەیەکیان ڕەنگە ڕەچاوی کوالەتی هینەکەنەکان ڕەچاوی قازانجێکی کاتی بکات ئەو کاتە پزیشکەکە بۆ دڵنیابوونەوە ئەڵە بزانە ئەو دەرمانانم داوە پیانە حاڵەتیشمان هەیە بە پێچەوانەوەیە بۆ نمونە بازرگانی لایەنەکە بەڵێ ینی زیاتر بۆعدێکی بازرگانی هەیە بەڕاستی بەداخەوە ئەوە شتێکی زۆر باوە لایەنێکیش ڕەنگە تیا بکاتۆ ڕەنگە خەڵکی لای ئێمە بەعام وەسوەسەی هەیە لە چییە بەکارهێنانی عیلاجە یعنی نەخۆشەکە بە تەواوی تێناگا لە سەیدەلانەکە دکتۆرەکە ئەوێت جوانتر تێگەێنە کە ئەمە چۆن بیخوات کاکشێک بە بڕای من دەرمانساز زۆرترین کات تەرخانەکە بۆ نەخۆش لە ڕووی پێدانی ڕێنمایی سەبارەت بە دەرمانەکە بەڵام شتێک هەیە لە ماینسێتی ئێمەیە کە پێمان وایە ئەو شتی کە لە دەمی دکتۆرەکە وەریەگرین ئەوە تەواو یعنی دەرمانساز بە دکتۆر نازان دەرمانساز بە دکتۆر نازان ئەگەر دکتۆرەکە دەرمانسازەکە بڵێ ڕۆژی 2 جار زانستیە و هیچ هینێکی نیە بەڵام پزیشکەکە بڵێ ڕۆژی 5 جار کە گەزانستیش نەبێ ئەوەی دکتۆرەکەی پێڕاستە بەداخەوە ئەمە هەیە لە وڵاتی ئێمە بەڵام وەکو تر
دەرمانساز کاتێکی زیاتری هەیە بۆ نەخۆش بۆ مناقەشەکردن لەگەڵ نەخۆش هەنێک جار لەو کۆمیونیکیشنە لەو مناقەشە و گفتوگۆیی کە لەگەڵ نەخۆشەکەی کە دەرمانساز شتێکی بۆ دەرەکەوێت ئەو کاتە ڕەنگە بڵێتەوە بە دکتۆرەکە بڵێ کاکتۆر ئەم نەخۆشە ئەم حاڵەتی هەیە ڕەنگە جەنابەت پێ نەزانی چەندین حاڵەتی وامان دکتۆرەکە یەکسەر دووبارە وتی دەرمانەکەم بۆ بگەڕێنەوە و دەرمانێکی بۆ کۆڕ ئەسلی ژوایە دەرمانساز بێ فلتەر بێ فلتەرێک بێ بۆ ڕاستکردنەوەی هەر هەڵەیەکی پزیشکی لە پریسکریپشن لە پێدانی دەرمان بەڵاست هەر ئەوە زۆر واری دەکاتۆ چەندەها جار ینی سەیدەرانیە کاک دانا بەڵا سایدیفێکتی عیلاجەکەی زۆرتر باشتر زانێت بەڵێ ڕاست عیلاجە بەیەکەوە ناگونجێت بەڵێ زۆر ڕاست ناگونجێتی و دکتۆرەکە گۆڕیێتەوە زۆر ینی دائیمە نەخۆش لە بینی پزیشک و لە بینی دکتۆری سەیدەلانیا بەڕاستی دوو جار تەفتیشێکی باشی علاجەکانی و هەمتر نەخۆشیەکەی شێکرێتەوە ڕاستە زۆر ڕاستە بەتاکید و بۆن منە ینی هەنێک جار نمونەیە وەربگرین دەرمانمان هەیە ئەبێ لەگەڵ ژەمی چەورا بخورێ ئەبێ لە ناوەڕاستی ژەمی چەورا بخورێ کاتێک گفتوگۆگە لەگەڵ نەخۆشەکە سێرەکەی چۆری خوێنی بەرز بەڵام ڕەنگە ئەم بۆ حاڵەتێکی سەرێشە چوو بێ بەلای دکتۆرە بۆ نمونە بۆ حاڵەتێکی تر چوو بێ بەلای دکتۆرێکی تر بەڵام کە پرسیاری لێکی سێرەکەی چۆری خوێنی ئەم دەرمانە لەگەڵ ئەم ژەمە چەورەیە نابێ چونکە ئەگەر ژەمە چەورەکە بۆ چەورەکەی خراپ نییە بۆیە مشاوەرەکەی بە دکتۆرەکە کە دەرمانەکەی بۆ بگۆڕە بە شتێکی تر بەڵێ کاکتۆر ڕێڵ هەندێک دەرمان هەیە تەمەن زۆری دەرمانەکان ئەگەر هەڵە نەبم پزیشکەڵە دوای ناخواردن بیخۆ بەڵام بەشێک لە دەرمان هەیە پزیشکەڵە نیو سعات کاکشێخ پێش ناخواردن بیخۆ ئێمە خاستن ئێوارە نیو سعات پێش بانگ یا پێش ناخواردن دەرمان خۆی نابێ خەڵکیش چاوەڕێەوە ناکا کە ڕۆژوشکان بە ئاوەکە و خوورماکە حەبەکە بخوات تا دوای نیو سعات ئەنج بەڕاستی خوارد بخوات سەبارەت بەم جۆرە دەرمان و حەبانەی کە پزیشکەڵێ نیو سعات پێش نان بیخۆ چارەسەر چێ بۆ ڕەمەزان کاکدانان لە ڕەمەزانە تەوان ئێستا هەم زانست و هەمیش دین پێمانەڵێ کە بۆ پیاوان ئێمە چین عادەتەن لە مزگەوت ئیفتارەکەین ڕاست و نوێژی مەغریبەکەین و دانیشین هەنێک زیکرەکەین تقریبن 15 دقەیەکمان پێچێت 15 دقە بۆ 20 دقەیەکمان پێچێت بین و بگەڕێنەوە زیاتر لە بینی ئیفتار تا هاتنەوەمان بۆ ماڵ ئەم فترەیەکی کافیە بۆ ئەوەی کە ئەگەر دەرمانێک دوایەوەی کە بەربانکەت کرد باشتر ئەگەر کەسەکە ئەو دەرمانانەی هەبوو باشتر بە ئاو ڕۆژەکەی بشکێنێ نەک بە خورما باشترە بە ئاو ڕۆژەکەی ئەگەر بە خورما بوو تەنها خورمای یان نیو خورما هەر ئەوەندەی کە هین بێت ینی ئۆکۆڵە تۆزێک تێر نەخوا بزەبێت بەڵام نەڵە سنەتە سییان تاکەکان 5 و حوتوانە جا ئەگەر ئەم دەرمانانی هەبوو بە ئاوەکە ڕۆژەکەی بشکێنێت دوایەوە حەبەکەی بخوا بچێت نوێژەکەی بکات دانیشێت زیگرەکانی دوای ماڵەوە کە هاتەوە ماڵەوە ئیترەمە حەبەکە چۆتە خوێنەوە ئیسفادی لێکە بۆچی ئەڵێن دەرمان پێشنان ئەمە پرسیارێکی مهمە بۆچی ئەم دەرمانانە پێشنان چییە بێگەر دوایان ئەم دەرمانانی کە ئەوترێ پێشنان ئەم دەرمانانن کە خواردن تەسیری هەیە لە سەریان لەسەر ئەوەی کە نایە لە بچنە خوێنەوە ئەگەر لەگە خواردنا بخورێن ئەم خواردنانە ناهێڵن ئەم دەرمانانە بچتە خوێن وکوای دەرمانەکەی نامژێ بەڵێ وکوای دەرمانەکەی نەخوارد بێ بۆی کاڵی بەسکی ناشتا بۆی کە ڕێخۆڵا هیچیانە بەس دەرمانەکەی تا بێ بچێتە خوێنەوە ینی فکرەکە ڕوونە بۆیە ئەو خانمانشی کە ناشنە مزگەوت بۆن من لە ماڵەوە ئەوواکەن بۆ منە ئارەتەن هەر لە کاتی بانیشا خەریکی چەش حازرکردن و شیرهێنان و دۆهێنان و تا ئەوەنە هاوسەرەکەشێتەوە بۆ نەخۆی ڕۆژەکەی بشکێنێ بە ئاو بۆ نەگەر عیلاجی هەبوو نوێژەکەی بکات چاوەڕێی جەماعەت بکات تا لە مزگەوت دێنەوە ئەو کاتە هەم ئیسفادە لە دەرمانەکەەکە هەمیش هیچ کێشێکیش بۆ ڕۆژەکەی دروست ناکە کاتۆر بەنسبەت عیلاج بەگشتی بڵین هەیە بەبێ ڕێنمایی پزیشک یاخود دکتۆری سەیدەلانی عیلاج بەکارهێنێ ئیتر لە پاراستۆڵە کۆڤیگرا تا عیلاجە قورسەکان تا ڤۆڵتارینەکان تا هەر ئازاری بوو شتێک بەکارێنێ ینی ئایا ڕێنمایی جەنابتان چییە بۆ ئەوە ینی زەرری ئەم حاڵەتانە چەندێ قورسە بۆ کەسێک کە بڵین جاروای قڕحەیەکی مایدەی هەیە تۆ چیت ڤۆڵتارینێکی پەنجایی یا سەیە خوارد بەخۆی نازانێت کە چه زەرێکی پێدا ینی ڕێنمایی ئێوە بۆی کە بە هەڕەمەکی عیلاج بخورێت چییە؟ کاشەگەم قسەیەکم هەیە میشاڵم هەموو دەرمانێک خراپە ئەگەر بەبێ ڕێنمایی بدرێ هەموو دەرمانێک باشە ئەگەر لەژێر ڕێنمایە بەکاربێنێت جایترەمە بۆ پاراستۆلێک ڕاستە هەتا ئیتر ئەو دەرمانە قورسەکان بۆ ئەوانی کە بۆ نەخۆشی درێژخانەوانە بەکارێنێت
بەداخە وڵاتی ئەمەکێکن لە وڵاتانەی کە زۆرترین بەکارهێنەری دەرمانی زۆرترین ینی بە بڕای من ئەگەر بێت و ئەحسایی و ئامارێک وەربگیرێت ئەتوانم بڵێم بە تەنها لە شارێکی وەکو سلێمانیا بەقەدەر زۆرینەی زۆری وڵاتە ئەوروپیەکان دەرمان بەکارهێنرێ کە ئێمە 1 ملیۆنین کە بۆ منە وڵات هەیە لە ئەوروپای بۆ 30 ملیۆن 40 ملیۆن ئەمە پەیوەندی بە چیەوە هەیە پەیوەندی بە عقلێت و بیرکردنەوە و وەکوڵێ تەسەڕوفاتی خەڵکەوەی بەرامبەر بە دەرمان یعنی خەڵک ئەگەر ئێستا ئەو دکتۆرەی کە کەمترین دەرمانە نووسێ نەخۆش کەمترین سەردانیەکەن بەڵام ئەو دکتۆری کە زۆرترین دەرمانە نووسێ ئەو سەردەلانی کە زۆرترین دەرمان هەیە بە خەڵک من لەگەڵ بەکارهێنانی دەرمانانی بۆ نە کەسێک حاڵەتی کیە بڵێ من دەرمان بەکارنیانم و دەرمان بە هەمووی خراپەوانە لەگەڵ ئەمە شانیم بەڵام لەگەڵ ئەوە شانیم کە بۆ حاڵەتێکی بەسیط بەبێ ڕێنمای پزیشک یا بەبێ ڕێنمای کەسی بەسپۆرت دەرمانەکە سەلاجەکە بکەیتەوە چیتیاوی بیخۆی هەر گرفتەوە نیە سەلاجەکە بۆ منە جەناب دەڵێ من سەرێشەم هەبووە حەبم بەکارهێناوە ئەویش یەکسەر لێ بمەرێ با ئەکسەر شەی کڕێ ئیتر ناڵێ بۆ منە کاکدانا حاڵەتێکی جیاوازە یعنی هیچ دوو کەسێک نییە وەکو یەکوابن یعنی ئەکرێ بۆ منە من وەکو کاشێک فەرمووی من برینێکی مەعیدەم هەبێ ئەو حەبەی کە تۆ بۆ سەرێشەی سوال لێ کردو من ئەوەی تر برینەکەی مەعیدەم خراپتر بکاست یان زەختم هەبێ زەختم بەرزکاتەوە بۆیە بەبێ ڕاوێش نەخۆش ئێمە کە پێڵین بەبێ ڕاوێژ دەرمان بەکارمێنە یەکسەر ئەڵێ ئەوە بۆ ئەویانە کە بچم 15,000ەکە بیان بە دکتۆر و یا بۆ منە بچم دەرمانێکی ترم باتێ لە سەیدەلەکە نا ئەمە بۆ نیە ئەمە بۆ ئەوەیەکە ئێمە ئەمانەوێت سەلامەتی خەڵک بپارێزین تەندروستی خەڵک بپارێزین ڕەنگە تۆ بۆ منە بچی دەرمانێک بە 500 بکڕی لەبەرەوەی کە کولفێکی کەمتری تێچێ 500 یا 1000 بەڵام مزاعفاتەکەی ڕەنگە پێویستی بۆ بێت 40,000 تر لە خۆتا سەرف بکەیت تا مزاعفاتەکە لە کۆڵ بێتەوە چەند ئینسان زەرەکە کاکتۆر کە ینی خەتەر یا مەترسیدارەکە دەرمانی ئەکسپایر بەکاربێنێ ینی کەسێک لە سەیدەلەکە دەرمانی هەیە سەیری ئەکسپایرەکەی ناکە بەس دوای ساڵە سێرەکەی ساڵێکە بەسەر چووە نەک 6 مانگ ساڵێکە بەسەر چوو 2 ساڵە بەسەر چوو ئایا زیانەکانی قرسە یا خود هەرەوەی سوود لە دەرمانەکە وەرناگرێت کاشەیان طبعاً بابەتی ئەکسپایر زۆر بە خراپی چۆتە ناو خەڵکی بەڕاستی زانست پێمانەڵێ دەرمان هەیە پێش ئەکسپایر بوونی خراپ بووە ئەسڵەن ڕەنگە 3 مانگ تێپەڕ بووە بەسەر دروستکردنیە خراپ بووە زیانی زۆر زیاترە لەو دەرمانی کە 3 ساڵ بەسەر ئەکسپایرەکە تێپەڕی بەهۆی شێوازی هەڵگرتنەوە بەهۆی شێوازی هەڵگرتنەکەوەی کەواتە گرنگترین شت پێش ئەکسپایر گرنگترین شت شێوازی هەڵگرتنەکەیەتی شوێنی هەڵگرتنەکەیەتی ئەگەر هاتوو دەرمانێک شوێنی هەڵگرتنی تەواو لە شوێنی سەلامەتە هەڵگیرا بوو بەپی ئەو شتی کە لەسەری نووسراوە بۆ منە لە پلەی گەرمی دیاریکراوە دوور لە ڕووناکی دوور لە چیچی ئەگەر لەسەر ئەمە هەڵگیرا بوو بەرواری ئەکسپایر بوونەکە ئەو ڕۆژێک کە بڵێن ئەمڕۆ بستو بۆ منە 26 مانگە ئەمڕۆ 26 سێ لەم ڕۆیە ئەکسپایر بوو بێ لەم ڕۆیە فعالیەتی دەرمانەکە بە نزیکەی لە 100 داوەسێ یعنی وەکو ئەگەر پاراستۆڵێکی پێنسەیی بێ ئەم پاراستۆلە پێنسەیە لە 100 فعالیەتەکەی لە دەسەدا بەڵام ئەمە مانای ئەوە نییە کە ئیتر هەر دەرمانی ئەکسپایر بێ ئێمە توانین بەکاربێنین بە هیچ شێوازی ڕێنمای هیچ کەسێ ناکەین کە دەرمانی ئەکسپایر بەکاربێنێ بەڵام ئەوەی کە گرنگە بەنسبەت وەکو دەرمانساز ئەوەی کە بە خەڵکی بڵێم تکایەت با لە ئەکسپایر گرنگتر ئەوەی کە شوێنی هەڵگرتنی دەرمانەکەمان بەلاوە ئین بێ بۆ منە کاشر خەڵکی قەڵەمی ئینسۆلین ئەکڕێت کە قەڵەمی ئینسۆلین مەفروزە لە شوێنی ساردا بێ ئەیخاتە ناو سیارەکەی بۆ مناچی پیاسێکی بازارەکە بیرێکی لە سیارەکە جێڵێ ئەهێنێتەوە بۆ ماڵەوە لە ماڵەوەی خەتە ناو سەلاجەکە ئەم دەرمانە خۆی ئەکسپایر بوو هەر نەک ئەکسپایر بوون بگرە لەوانەیە پێکاتێکی گۆڕابێ بۆ شتێکی تر کاڵین ئەکسپایر بوون یعنی دابەزینی فعالیەتی دەرمانەکە بەڵام ئەم شتەی تریان گۆڕین ئەکرێ چونکە گەرمیەکێک لەو شتانی لەو فاکتەرانی کەواکە پێکاتی دەرمانەکەش بووە تا سەردی زۆریش کاتۆر دەرەجەی یانی بەڵێ ڕتوبەت بۆ منە هەندێک دەرمان هەیە پێویست ناکە تۆ لە سەلاجە هەڵی کردی چونکە سەلاجە بەشێکی ڕتوبەتی تایە بۆ نمونە ئەبێت دوور بێ لە شتی تر لە شوێنێکی لە پلی گەرمی ژوورە لە شوێنێکی وشکە هەڵبگیرە جا بەبەستەکەمەیە کە دەرمان کە ئەکسپایر بوو باشتر بەکار نێنرێ بەڵام ئەگەر ئەکسپایر بوو هیچمان بەسەر دێ ئەگەر هاتوو لە شوێنێکی سەلامەت هەڵگیرا بێت تەنها فعالیەتەکەی کەمەکە ئەش بۆ ماوەیەکی دوور درێژ نا بەڵێ بەتاکی ئەنی بۆ نمونە هەفتەیەکە 10 ڕۆژەت زۆر مانگێکە بەسەر چووە لەوە چێ بەس ینی کاریگەریەکەی هەتا زیاتر بێت هەتا دوور بکەینەوە لە ئەکسپایرەکەی بۆ منە ساڵێک بەسەراتێ بڕێ ڕەنگە فعالیەتەکەی بێ بۆ لە 150 بێ لە 140
باشە کاک دکتۆر ببوورە لەسەر ئەو ئەگەر شارەزایت هەبێ لەوانەیە با یەک نمونە بگەڕمەوە لە جەنگی جیهانی یەکەم یا جەنگی جیهانی دووەمە یەکێک لە وڵاتە زلهێزەکان نازانم ئەمریکا یان رووسایە تووشی نەقسی دەرمانە بن یعنی نەقسی دەرمانیان ئەبێ بۆ برینارەکانیان کاتێک گەڕێن لە مەخزانەکانیانە کۆمەڵێک دەرمان ئەنتیبایۆتیک هەیە کە پێویستیان پێ ئەوان بەڵام ئەکسپایر بوو بنە دو-سێ ساڵ بەسەریات تێپەڕیەوە بەڵام وتیان چار نییە ئەمە چی بکەین ینی یا بێ بەکاری نین و بریندارەکان بمرن یا بێ بەکاری بێمزان چیە بێ بەکاریان هێنا فعلەن زانیان بۆیان دەرکەوت ئیسفادەیان لێکردنەوە بریندارەکانیان بەشێکی زۆریان پێی چاک بوونەوە لەمەوە ئیتر فکری ئەکسپایرەکە گۆڕا لەوەی کە خەڵک پێشتر پێوا بوو کە ئەکسپایر ئیتر تاو لە ئیشکەوتنی دەرمانەکەی بەڵام بینرا کە بۆن لە دوای ئەکسپایر بوون بەشێک لە دەرمانەکە بە فعالی مێنێتەوە بەڵام ئەمە قسەی کۆتایی ئەوەیە کە دەرمان ئەکسپایر بوو نابێ بەکار دەرمانی ئەکسپایر نابێ بەکاربێنرێت لە هەر سەیدلەیەک بینیت لە هەر ماڵێک بینیت لە هەر شوێنێک پیان دێت ئەبێ بیگەڕێنیتەوە بۆ شوێنە نابێ بەکاربێنرێت بە هیچ شێوازێک بەڵام ئێمە قسەکەی لەسەر ئەگەر بەکاربێنرێ هیچ حاڵەتێکی نەخوازرا و ڕووەدا ئەگەر شوێنەکەی سەلامەت بێ هیچ حاڵەتێکی نەخوازرا و ڕوونادا تەنهاوی ئیسفادە لە دەرمانەکەن دکتۆر ڕەهێڵ هەڵ لەسەر ئەم بابەتە هوشیاریکی زۆر ڕەنگە مهم بێ لە زمانی جنابتەوە بکا بە خەڵکی کوردستانی خۆشەویست ئەوی شەوەیە کە ئێمە سەیدەلی ماڵۆمان زۆر نەبێت بۆ معنایی کە زۆر جار دەرمانێکی زۆر من حەبێک دکتۆر بۆ منووسێت تۆزێکی لێو خۆم دوایی فڕی نایەم هەڵیەگرم یەکتر هەڵیەگرێت ئەم هەڵگرتنە لە ماڵەوە زەرری زیاتر تا قازان شکە یەکەم جاروە ئەکسپایر بێت و هەم ڕوتوبەکە جناب باس کرد سێهەم زیان بەکارهێنانی ینی کەسێکە ئەڵێ وڵا سەر مێشێ یا قورگ مێشێ یەکێکە بێ بە دکتۆر لێ یەکسەر شەح عیلاجەکەی بووێنەکەواتە ئەگەر دەرمان لە ماڵەوە هەڵی نەگریت و هەر تاو ئیشەکەی خۆتەوە بوو نەخۆشەکەی خۆتەوە بوو فڕێ بدرێ باشتر نییە لەوەی کە کۆ بکرێتەوە قسەکە زۆر وازەحە پەیامەکەش زۆر ڕوونە هەموو کەسێکی جەزانێک ئەمە خراپە بەڵام هەمومان سەلاجەکانمان دەرمان لە دەرمان مشکلەکە یەک شتە کاکشێخ من ئەگەر بێت و ئامارێک لە خوێندکارێکی پۆلی دوی سەرەتایی وەربگری بانگێکی بزانین ناوی چەند دەرمانەزانێ بە دڵنیاییەوە پێت دەڵێم بەلاینکەم و ناوی دەرمانەزانێ هەمان مناڵی 2 ساڵ بڕۆ لە وڵاتێکی ئەوروپی لێ پرسە ڕەنگە بەس بزانێ ئێستامینۆفین چێکە ئەزانێ پاراستۆڵ شتیتر نازانێ بەداخەوە لە وڵاتان خەڵکەوەنەی ئەتیما دەکات سەر تاوکەرە خۆراکیەکان بۆ منە ئەوروپیە گەزانێ مەگنیسیۆم بۆچی بەکارێک کالیسیۆم بۆچی باشە ڤیتامین دی بۆچی باشە ڤیتامین کی بۆچی باشە ڤیتامین سی ڤیتامین ئی چی باشە چەند باشە ئەگەر هەیان بێت لە ماڵەوە ئەمانیان هەیە بەڵام ئەسپرینیان نییە بەڵام ڤۆلتارینیان نییە بەڵام ئەمۆکسیلیان نییە بەڵام ئەزیترۆمایسینیان نییە بەڵام سەلاجی ئێمە ئەم شتانی هەیە کارەساتەکە ئەمەیە کە خەڵکی ئێمە دەرمانخۆرێکی عجیبە لەو قسانی جەنابیشەوە حاڵەتێکی تری مەترسیدار ئەوەیە کە خەڵک ئەم دەرمانانێکی ئەکسپایرە بێت کە بەشێکی زۆریان ئەنتیبایۆتیکن تێکەڵی زبڵی ئاسایی ناوماڵیەکات و ئەم زبڵەژە چ لەکوێ فرادرێت لە تانجەرۆ نزیکە لە سەرچاوی یا ئەسڵ نەشێتە ناو سەرچاوی ئەچێتە ناو خاکەوە ئەلەم خاکەیە یەک دنیا بەکتریا و یەک دنیا میکرۆبی سەرسەخت تەشەناسێنێ کە کاریگەریەکەی هەنێتوانم بڵم مەترسیێکی زۆر گەورەیە کە ئەمە وڵاتان زۆر دەمێکاستیان بەم شتە کردو بەڵام وڵاتی ئێمە ئەسڵەن ئەتوانم بڵێم تا ئێستش هەربیری لێ نەکراوەتەوە بڕۆ بزانە تا ئێستا هیچ ماڵێک تەبلیغ کراوە لەسەرەوەی کە دەرمانی لە زبڵەکەی هەبووە ئەی بخرێتی کێ هەڵیەگرێکاتۆ ئێمە ئەم شتە بێ ئەبێ حکومەت ڕێکی بخە ئەبێ حکومەت شوێنێکی تایبەتی هەبێ یان مەفروزە سەتلی تایبەت بۆ هەموو ماڵێک دابین بکە بزەبت بۆ هەموو ماڵێک دابینی بکە بڵێ هەرچ پاشەڕۆیەکی دەرمانتانە بوو بخرێت ئەم سەتڵەوە یان هەموو گەڕێکێک سەتڵێکی تایبەتی بۆ دابنرێ باشە بخرێتە ئەوە دەرمانان بخرێتەوە ئیتر ئەبێ ئەمانە بێ ببرێنە مەحرەقە بسووتێنرێ کورە دکتۆر جانەوە خۆڵە ئاسایەکە بە حەفی جارێک ناگەڕ ئەوەیە زانستیێتەوە دەست خۆش بێ زۆر گەورەیە ئێمەوانێت 10 ساڵی تر بزانین ئەگەر جنابەت باسی خراپی ئەم حاڵە بکە ئەگەر بچێتە زەوی ئەگەر بچێتە ئاو هین چی دروستە بێت مشکلەکان ئەگەر جناب ئەمە ئەچێتە خاک ئەم خاکە ڕەنگە تێکەڵی ئاو ببێ ئەم ئاوە دێتەوە وەکو سەرچاوی ئاو خواردنەوە ئێمە ئیخوێن ئەمە یەک دوو ئەم خاکە میوەی لەسەر گەشە ئەکات ڕۆکی لەسەر گەشە ئەکات گیای لەسەر گەشە ئەکات ئەمانەش دووبارە دێنەوە ئیخوێن ئەسڵ ئەگەر هەر هیچ خواردنیشی لەسەر دروست نەبێ کۆمەڵە بەکتریا دروستە بێ ئەم کۆمەڵە بەکتریانە یەن توانای گواستنەوەیانی تر بەهۆی هەواوە بێ بەهۆی هەر شتێکەوە بێ ئەگوازرێتەوە هەر بەرکەوتمانە بێتەوە لەگەڵیان ڕاست
یعنی نەجات بوونمان لینیە ئیلا ئەوەیە کە ئەبێ زۆر باش ڕێگری بکەین لەم شتە بەڕاستی. ئێمە گەیشتینە کۆتایی بەڵام دوو پرسیارێ زۆر بە ضروریەزانم بە سەریعی بیکەم توش بە سەریعی وەڵامان بەرەوە. یەکەم قسەیەک باوە لە ناو خەڵکی ئەوترێ ئەگەر حەبێک بیکی بە دوو کەرتەوە کەرتێکی بخۆی کەرتەکەی تری بەشەکەی تری هیچ سوودێکی تیان نامێنێ. ئەمە وایە یان نا. دووەم ئێمە شێفمانەیە و خواردنمان هەیە. دەرمان لەگەڵ چ خواردنێکە خراپە بخورێ لە پێش چ خواردنێکە لە دوای چ خواردنێک ینی ئەوانی زۆر ضرورن ئەگەر ئێستا لە یادت بێ دەرمان لەگەڵ ئەو جۆرە خواردانە نەخورێ باشترە. سەبارەت بە پرسیار یەکەمت ئەو دەرمانانەی کە حەبن واتە کەپسول نین و خەتیان بۆ کراوە لە ناوەڕاستی ئەوە لە تەکرێ و هیچ کێشەیەکی نییە ئەتوانی هەر کامێک لە لەتەکان بەکاربێنی هیچ کێشەیەکی ئەوەی توش هەڵگریتەوە. بەڵێ لە شوێنی سەلامەت وەکو هەمان ئەو ڕێنمایی کە پێشتر وتمان. بەس ئەگەر خەتی تیانە بوو ئەگەر خەتی تیانە بوو ئەو کاتە بەدڵنیاییەوە ئەتوانم بڵێم کە تەمان ئەمە ئەکەوێتەوە سەر شەریکەکە یعنی ئایا خۆی ئەمدەن نەیکردووە دەرمانەکە بە کەڵکیەوە نایلێت بکرێت. بەڵام کۆمەڵە کۆدمان هەیە بۆ نمونە ئەگەر SR لەسەر نووسرا بوو بۆ نمونە ئەگەر ER EXی لەسەر نووسرا بوو ئەمانە مانای ئەوەیە کە نابرێت لێت بکرێن یان بۆ نمونە CR لەسەر نووسرا بوو مانای ئەوەیە کە نابێت لێت بکرێت. دروستە باشە و کەپسول ئەوە نابێت بکرێت. بەڵام ئەو حەبانەی ترکە SR و CR و EXیان لەسەر نووسرا بوو یا MRیان لەسەر نووسرا بوو ئەوە مانای ئەوەیە کە نابێت لێت بکرێن چونکە ئەم دەرمانانە وا دروستکراون هێواش ئەتوێنەوە لە لەشە و هێواژش نەخوێنەوە. ئەمە سەوار بە پرسیارەکە وەڵا هەربا لەسەر شتی کەش بە بیراتۆر شروب هەیە هەڵی ئەگرن جا شروبەیە خۆی گیراوەیە هەیە تۆزە و ئەگیرێتەوە ئەوانش تاکەی هەڵگیرن باشە لەگەڵ ئەوە بەدەر لە ئەنتیبایۆتیک ئەگەر شروبێک ئەنتیبایۆتیک خۆی ژەمەکەی دیاری کراوە ئەگەر هەیە 3 ڕۆژەیە 7 ڕۆژەیە 4 ڕۆژە ئەگەر شروبەکە خۆی گیراوە بوو گیراوەکی ڕوون بوو ئەو کاتە ئاسایی تا 3 مانگە تا 4 مانگە تا 5 مانگیش هەنێک شوێنەڵێن تا 6 مانگی شەڵی بگری ئاساییە. بەڵام ئەگەر خۆت گرتەوە باشترە لە ماوەی مانگێکە بەکاربێنرێت دوای مانگە فڕە بدرێت. پرسیاری دووەم هەر دەرمانە و هینی خۆی هەیە ڕێنمایی خۆی هەیە کە لەگەڵ خواردنێکا گونجاو لەگەڵ خواردنەکە نەگونجا ئەوەی کە زۆر خەڵک بەرکەوتنیە لەگەڵیا باسی بکەین زیاتر ئەو خواردنانی کە بۆ پێشنان بەکار ئێنرێن ئەوانمان باسمان کرد کە خواردن تەفاعولەکە لەگەڵیانە باوترینیان بریتینە دەرمانەکانی مەعیدە و لەگەڵیشە ئەو هەنێک دەرمانمان هەیە کە پێویستە دوور لە چاو قاو ئەمانە بخوری ئەمە زیاتر سەب تاواکەرە خۆراکیەکانە نۆک و ئاسن و کالیسیۆم و دەرمانی تر و یەکێکی تر لەو دەرمانانی کە ئەبێت لە پێش خواردن بخورێت دەرمانی غودەیە کە باشترە پێش خوارد ئەو کەسێک کە غودەیە هەبێ یان شەو کاتی خەوتن بیخوا یا بەیانیان ساعتێک پێشنانی بەیانی بیخوات. دەست و چاوت خۆش بێمە گەیشتینە کۆتایی کاکشەرجان زۆر بەڕێز دکتۆر ڕێهێڵ فەراد عەلی پزیشکی دەرمانسا سوپاس بۆی کە ئەم دەرفەتە لەگەڵمان بووی. دەست و چاوت خۆش بێ کاکتۆرجان. حەزەتمان نایە. دەست خۆش موبایلەکەشەوە دەست چاوت پرسیاری کەمان مابوو بەڵام کات نەما ئینشاءڵڵا بۆ دەرفەتێکی تر لەگەڵ کاک شێخ ئێمە پرۆگرامەکە بەشێکی ماوە ئەویش ئەوەیە کە هەم ئەچینەوە لای شێفەکەمان و هەم دوایی تۆ دوعاکانمان بۆکەی بەڵام ئێستا کاتی ڕکلامی بازرگانی ئەچینە لای ڕکلامی بازرگانی و سیگەوهەر بەردەوامە زۆر باش. دووبارە سڵاوی خواتان لێبێت بینەرانی عزیز و خۆشەویست لەگەڵ مامۆستا کاک شێخ فاتیح والله هەروان تێکەڵا کرد ئەم هەموو خواردنە وتی شێخ فاتیح و شێخ فڵاوتی کاکە خۆ شێخ حەیدین و شێخەتان لە بینی شێخ و شێفا وڵایت ئاوە تێکەڵا دووبارە سڵاوی خواتان لێبێت لە کۆتاییەکانی پرۆگرامەکەین وردە وردە بەرەو کاتی ئیفتاریش نزیکە بینەوە بزانین شێف نەریمان ئەو شتانی کە بووی باسکردین هەر لە سەرەتاوە لە سووبەکە و لە برنجەکە و لە زەڵاتەکە و خواردنە فەڕەنسیەکەش زانین چی بۆ کردین بۆمان بۆ بینەران جارێکە دەست پێ بکەرەوە دەست پێ بکەمەوە دەست پێ بکەرەوە سووبەکەمان وتمان لۆبیایشی سەوزە مەسەن زۆر کەس دەڵێ ماشی سەوز ماشی سەوز و نیسکە بەیەکەوە لێمانناوە بە سوور لێمانەوە زەڵاتێکی عادیشمان هەیە لەگەڵ خواردنێکی ئێستا باوش تەواو بە بچم دەریکەم خواردنەکە دەریکەم ئەویش خواردنەکە کاکشێژە شوێنێکم بۆ بکەیتەوە خواردنەکەشمان تەواو بۆ ئێستا ئامادەیە خواردنە فەڕەنسیەکە بەڵێ
ئەرم بۆ کردوتەوە شێخ نەریمان گیان دەست خۆش هێشتاوە بکەکە بەس ڕازانەوەی ماوەش ئەم ماوێتی ڕازانەوە ئەمە ڕازانەوەی ماوە بڵێ ئەمە پێگاتەکانی چی پێکاتەکەی پەتاتەیە قیمەیە تەماتەیە لەگەڵ پیازایە لەگەڵ سۆسێکا بگرین و ئای بۆ شێوە دەرسەکە پەنیری مۆزەرێلا پەنیری چی مۆزەرێلا باش برنجەکەمان برنجی دۆلفین سێ بەڵێ کشمیش این چی پێڵێن گوێز و بایم و بایم وازم هەولێری ئەڵەن باوی نازم چی پێڵم زۆر هەولێری نازم خۆ وەڵەن بەڵە چێڵە وایە وەڵام من وام بیستەوە وازم وای پێڵەن وتێ ئەوانە سوودی خۆیانێ هەم کشمیشەکە هەم بایەمەکە هەم گوێزەکە سوودی خوانێ بۆنی بنوتامی برنجەکەش خۆشەکە و ڕەونەقی تیشی پێبەخشێت زۆر باشە ئەم زەڵات و ترتیبات و ئەمە ئەماڵی ماڵی بابە سەنفورەکان ئەمە قارچکێکە دروستم ئەمە تورە بە شێوازی قارچک دروستم کردو لە ناوەڕاستی بەڵێ بە شێوازی قارچک دروستکراوە هێشار تەماتەیە بە شێوازی بۆ دروستکراوە هینەکە کەرەوزەکە نەکردو بە سەرشتا کەرەوزەکە جارە ماوێتی جارە ئەوی بەڕازێنەوە کاکشە زۆر باش کاک شێخ نەریمان ئەم بەهاراتانە ئەمڕۆ کامیانە بەکارهێناوە وازم تۆ دارچینی هین زۆر بەکارێن دارچینی بەکارێنم هێل بەکارێنم بەڵێ بۆشلە هێل و دارچینی بەکارێنم ڕۆزماری بەکارێنم ئەمڕۆ کەبابەمان بەکارهێناوە بۆ قیمەکەمان کەبابە و زیرە بەڵێ کاک دانا جان با پرسیار لە شێف نەریمان بکەم ئێوە علاقەتان وەکو شێف بە چاو لێنانی چاو جۆرەکانی چاو ئەم شتانەوە نییە وڵی زانی توانە خۆی زۆر کەس شوێنەیە ئەڵێ چایچی هەیە زۆر شوێنەیە چایچی هەیە مەسەلەن حەزمان لێ بەس ئەزانی توانە نابرجێتە ئەوە کاک شەریعە من سەفەرێ چایەکی هینم خوارد پاکستانی زۆر عجیبەوە ها شیر و هین تێکەڵەکرێت و لە سعودیە بەڵێ ینی جۆری چای زۆر عجایب هەیە ینی وتم ئایا شێف پەیوەندی هەیە بە چاوەیە ئەوان ئێمە چا جیاواز خۆ ناسا چایکی جیاوازە ناچێت قەڵی شێف بۆ چایکی چایکی سا چایچێمان هەیە زۆر این چایەکی زۆر خۆشە یواشە چای هەر زۆر ناخۆشە مەڕاستی ڕاستە باش ئەم تەماتە و گوێزەر و بە سیرە داناوە من یەک پرسیار لە تۆکەم ئەنی ئەو بڵێ ئێمە لەوە چێم برانە بەهۆی داوامەوە لێرە بەشێکیان ناتوان ڕۆن بۆ تەراویح بەڵام بۆ نەسم من و کاک شێخ فاتح دوای کەنانمان خوارد ڕۆینەوە ماڵەوە ئەم سیرە ینی کاک شێخ ئەو خەڵکانی کە ئەچن بۆ تەراویح بەڕاستی نەیخۆن وانە سیر پیازانە نەخۆن باشتردا چونکە بەڕاستی نوێشخانانی تری ساعتم سیرەکە زیاتر تۆ بۆ ڕازانەوەیە بۆ ڕازانەوە دامنەوە زیاتر بۆ بەس بۆ دیکۆردامنەوە ڕازان سیر زۆر زۆر باشە زۆر تیجا هەر ئەو چواردەوری خۆی بڕام پێ بکە تامی سیری گرتووە بۆنی سیری ئەمە ئەم سیرە خۆشکراوە ئەمە سیە خۆشکراوە بڵێ سیرە خۆشکرا و شتێکی زۆر تایبەتیانی بەڵە کاک شێخوازم وردە کاتیەوە هاتۆ من لە زۆنی خواردن بمێنمە و توشی بۆ زۆنی دوعاکردن زۆر باش ئەی تۆ بۆ لێرە نامێنی تۆ تۆ لێ بۆ من لێرە ئەم ڕۆمس بۆ دوعا بەخوا دوعاکە هەر لە تۆ جوانە هەر لە تۆ ئیشەڵڵا خۆی گەورە لە توی قوبوڵەکە و لە ئێمە شەر قوبوڵەکە بەڵام تۆ مەشغوڵی خواردن لەم زۆنە ئەمێنینەوە ئینشاءڵڵا ئێمە لێرە بۆ ئازارەمان نوێنێت خۆشەویست بە دوعاکانی مامۆسای بەڕێزمان مامۆستا شێخ فاتح کۆتایی بە پرۆگرامی ئەمڕویسی گەورێنین تاسبەی ئێوارە و هەفتەی ڕەمەزان هەموو لایەک بەخوای گەورە سپێرین خواتان لەگەڵ بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين إلهنا ربنا ظلمنا أنفسنا وإن لم تغفر لنا وترحمنا لنكونن من الخاسرين اللهم لا تجعلنا مع القوم الفاسقين واجعلنا من عبادك الصالحين الفائزين برحمتك يا أرحم الراحمين رب اشرح لي صدري ويسر لي أمري واحلل عقدة من لساني يفقه قولي يا رب العالمين يا أكرم الأكرمين أي پروردگارمان يا إلهنا ظلمنا أنفسنا وإن لم تغفر لنا وترحمنا لنكونن من الخاسرين
ئێمە زوڵممان لە خۆمان کرد کە غافڵ بووین، زوڵممان لە خۆمان کرد کە بەلای گوناه و تاوانەکانە ڕۆشتین. عەفومان کە لێمان خۆش بە یا ڕەب، تەوفیقمان بە تا مانگی ڕەمەزان تەواو بکەین، کۆمەکیمان بکە یا ڕەب، دوعاکانمان گیرا بکە، دوعاکانی ئێستامان، دوعاکانی ڕابردوومان، دوعاکانی داهاتوومان وەربگرە. ئیلاه العالەمین، زۆر زۆرنەوە خوشک و برایانی کە داوای دوعای خێرەکەن، بە منەڵێن، بە یەکێکی ترەڵێن، بەوی ترەڵێن، بەڵام هەر هەمووی تۆ ئاگال لێیە. وەختێک کە داوا لە هەر کەسێکی موسڵمانی شەکەن کە بۆیان بپارڕێتەوە، لەو کاتانەشە تۆ هەر دوعاکان وەرەگریت. وەختێ داوا لە هەر کەسێکەکەن کە دوعا و نیزان بۆ بکات لە نەخۆشیەک ڕزگاریان بکات، تۆ لەو کاتانەیە دەسەڵاتت هەیە، هێزت هەیە کە شیفاکە بنێریت. ئەو پەلەپڕوزەیەی کە عەبدەکانی تۆیکەن لە خەڵکی داواکەن یا خۆیان ئەپاڕێنەوە لە تۆ یا ڕەب العالەمین، هەر هەمووی وەکو ڕۆشتن و هات و چۆی هاجرە خاتوونە بە دوای ئاوی زەمزەمە و بە دوای ئاوێکە کە بۆ ئیسماعیلی کوڕی پەیدای بکات و خۆت زاتی گەورەی خۆت فریشتت نارد و ئاوی زوڵاڵت بۆ نارد. ئاوە ئاوی زوڵاڵی شیفاکانی خۆت بنێرە بۆ عەبدەکانت یا ڕەب، ئاوی زوڵاڵی گیرابوونی دوعاکان بنێرە ئیلاه العالەمین بۆ سەرجەم دوعاکاران و ئەوانەی ئەپاڕێنەوە لە تۆ. فێری دوعا و نیزای خۆتمان بکە یا ڕەب، فێری مناجات و پاڕانەوە لە خۆتمان بکە ئیلاه العالەمین. ئێمە دەستەکانمان، دڵمان، تکا و ڕجاکانمان بەرزەکەینەوە بۆ لای تۆ، تۆ وەری بگرە یا ڕەب. ئەی زاتی گەورەمان، یا ئیلاهەنا، یا ئەرحەم الراحمین، یا ئەکرەم الئەکرەمین، یا غیاث المستەغیثین، فریامان کەوە. احتیاجی و داماوی و نەخۆشی و بێکەسیەکانمان دابین بکە یا ڕەب، سەرفرازمان بکە لە دنیا و لە قیامەتە، شیفا بۆ نەخۆشەکان بنێرە، ئەوانەی کە نەخۆشن شیفایان بۆ بنێرە یا ڕەب العالەمین، ئەوانەی کە ساغن ئیلاه العالەمین بیان پارێزە و نەخۆش نەکەون یا ڕەب العالەمین. یا ڕەبی خوایەکیان ئەوانەی مناڵیان نییە مناڵی ساڵحیان پێ ببەخشە، یا ڕەبی مناڵی ساڵحیان پێ ببەخشە، مناڵی ساڵحیان پێ ببەخشە. خوشک و براکانمان لە کوردستانەکانی تر، لە دەرەوەی وڵات ئیلاه العالەمین، کوردەکانی دەرەوەی وڵات هەر دوعا و پاڕانەوەیەکیان هەیە لێیان گیرا بکە وەریان بگرە. یا ڕەبی خوایەکیان ئەوانەی غەریبن، یا ڕەبی بە کەسوکاریان شاد بکەرەوە، ئەوانەیان کەوا هیچیان بۆ دەرنەچوە ئیلاه العالەمین فریایان بکەوە و ڕزگاریان بکە لەو بێتاقەتی و ناڕەحەتی و بێهەویەتی کە دروست بۆ بۆیان یا ڕەب العالەمین. یا ڕەبی خوایە ئەوانەی زیندانن ڕزگاریان بکە، ئەوانەی دوورە وڵاتن بە کەسی خۆشەویستی خۆیانیان بگەێنرەوە یا ڕەب. یا ڕەبی ئەوانەی قەرزارن قەرزەکانیان بدەنەوە، ئەوانەی هاوسەرگیریان نەکردووە بە کەسی باشی شیاویان بگەێنە یا ڕەب العالەمین. ئیمانێکی ساغمان پێ ببەخشە، عاقیبەتێکی باشمان پێ ببەخشە یا ڕەب. یا ڕەبی خوایە لە دایک و باوکەکانمان خۆش بکە وفاتیان کردووە، ئەوانەشیان کە ماون یا ڕەب العالەمین، یا ئیلاه العالەمین عاقیبەت خێریان کە لەش ساغیان کە. یا ڕەبی خوایە ئەوانەی کە بەرگەی نەخۆشی درێژخایەن ناگرن یا ڕەب العالەمین، نەخۆشی درێژخایەنیان نەبێت، نەکەونە سەر جێگا ئیلاه العالەمین. تۆ خۆت عەبدەکانی خۆتە ناسی، کیان بەرگە ئەگرێ و کیان ئەهلی سەبرە و کیان ئەهلی سەبر نییە یا ڕەب. یا ڕەبی خوایە عاقیبەت خێری و سەرفرازی دنیا و قیامەتمان پێ ببەخشە، حەسەنەی دنیا و ئاخرەتمان بە نەسیب بکە، چاکەکانی دنیا و ئاخرەتمان بە نەسیب بکە. ئێمە خۆمان نازانین کامە چاکە و کامە خراپەیە یا ڕەبی، جاری وا هەیە دەست بۆ شتێکە بین بە چاکیە زانین لە کاتێکا دەرەنجامەکانی زۆر زۆر خراپە. خوایەکیان خۆت ڕێنموویمان بکە، خۆت یا ئەرحەم الراحمین فێری ئەو دوعایانەمان بکە کە لای تۆ مەقبولە و وەرگیراوە و لای تۆ بە باشە نووسراوە و بە باشیش وەرەگیرێت. ئیلاه العالەمین فێری مناجات و پاڕانەوە لە خۆتمان بکە، فێری سوژدەی درێژخایەنمان بکە لە خزمەتی خۆتا یا ڕەب العالەمین. چێژ ببینین لە سوژدەکان، لە زیکر و تاعاتی تۆ و لە قورئان خوێندن و لە یادی تۆ، شەوەکانی قەدرمان بە نەسیب بکە. اللهم إنك عفو كريم تحب العفو فاعف عنا، اللهم إنك عفو كريم تحب العفو فاعف عنا، اللهم إنك عفو كريم تحب العفو فاعف عنا. هەروەکو چۆن ئەصحابی بەدر
خست یا رب العالمین هەر ئابە و شێوەش ئێمەش سەرخە بەسەر نەفسی ئەممارە بیسوءمانە یا ربی خوای گیان نەفس و هەوا و ئارەزوەکانمان تەحەکوم بەسەرمانە نەکەن و بەرەو خراپە و تاوان و گوناهمان برن دوای مانگی ڕەمەزان سارد نەبینەوە لە عیبادەت یا رب العالمین هیدایەتمان بە زیاتر هیدایەتمان بە و کۆمەکیمان بکە ڕزق و ڕۆزی و بەرەکەتی خۆ بڕێژە بەسەرمانە مناڵەکانمان محفوظ بکە لە دنیا و لە قیامەتە عاقبەت خێریان کە خۆمان و ماڵ و مناڵ و دایک و باوک و خوشک و برا و سەرجەم ئازیز و خۆشەویستەکانمان سەرجەم مسلمانان و ئیمانداران سەرجەم بینەرە خۆشەویستەکانمان یا ربی هەرچی دوعا و پاڕانەوەی لە ناو کرۆکی دڵیان ئایە خوایە ئەگەر ناشزانن بیڵێن یا بیریان چووە بیڵێن ئیلاه العالمین دوعاکانیان گیرا بکە وەریان بگرە قبوڵیان بکە ئیلاه العالمین سەرفرازیان بکە دوعای ئێمەش قبوڵ بکە و دوعای سەرجەم ئیمانداران اللهم آمین 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 يا مجيب السائلين ويا أرحم الراحمين ويا أكرم الأكرمين سبحان ربك رب العزة عما يصفون وسلام على المرسلين والحمد لله رب العالمين والسلام عليكم ورحمة الله وبركاته خوتنا الله السلام